ئەم کاتتان باش لە هەر شوێنێکن لە کوردستان 24 و لە بەرنامەی پاشیڤەوە لەگەڵتانی بۆ ئەم پارشێوەش چەند بابەتێکی نوێ لە بابەتی ئاینی و تەندروستیمان بۆ ئامادە کردوون بۆ هیوای ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان. بەر لەوەی بچینە لای میوانەکانمان و تەورەکانی ئەم پرۆگرامە باس لە بابەتێک دەکەین کە ئەویش خواردنی خورما لە مانگی ڕەمەزان هەم لە ڕووی تەندروستیەوە و هەمیش لە ڕووی ئاینیەوە بێگومان قسەی لەسرە بۆیە بەشێکی زۆری هاوڵاتیان لە مانگی ڕەمەزاندا بۆ بەربانگ خورما دەخۆن و خواستی زۆری لەسرە. مامۆستایانی ئاینی ڕێنمایی هاوڵاتیان دەکەن ئەگەر هاتوو نەیانتوانی خورما بکڕن لە بەر نرخەکەی ئەوا دەتوانن چەند خواردەمەنیەکی دیکە بخۆن کە هەمان سوودی خورمای تێدایە. پێکەوە زانیاریەکان لەسەر ئەو جۆرە خواردانە وەردەگرن. خورما لە ڕەمەزاندا یەکێکە لە خۆراکە سەرەکیەکانی ئەوانەی بەڕۆژوو دەبن، چونکە لەلایەنی ئاینیەوە خواردنی خورما سوننەتە و لەلایەنی تەندروستیشەوە ڕێژەیەکی باش شەکر و کاربۆهیدراتی تێدایە. ئەمەش وای کردووە لە مانگەدا خواستی زیاتری هاوڵاتیانی لەسەر بێت و بەو هۆیەوە نرخی خورما بەرز بێتەوە. مامۆستایەکی ئاینی ڕێنمایی بە ڕۆژوانان دەدات و دەڵێت دەکرێت بەربانگ بە شیرینە مەنێست روشتەکانی وەک میوە بکرێتەوە لە بری خورما. ڕۆژوو کاتی خۆی تایبەتە لە بەیانیەوە لە بۆ ئێوارە دەست پێەکە لە ئیفتار و لە بەربانگکردنەوەدا شتێکی مقەید نییە لە بۆ مسلمانان ملزم بێ ئەبێ ئیلا بە خورما یان بە ڕووتاب بە قەسب ڕۆژوو بشکێنن، بەڵام سونەت وایە بەوە بێ ئەویش لەبەر حەلبوونی لە نێو مەعیدەدا و زوو ئەو شتانی کە بە لاشەی ئینسانەدا و تەغزیەیەکە. لێرەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەگەر بێت و خورماتان دەست نەکەوت فعلى الماء با لەسەر ئاوێ بی بە ئاوێ بشتینن. بەشێک لە پزیشکانی پسپۆڕی خۆراکی باس لەوە دەکەن خورما لە ڕەمەزاندا بە تایبەت بۆ ڕۆژوانان بڕێکی باش لە شەکر بە جەستەیان دەبەخشێت، بەڵام ئەگەر نەشی خۆن کێشەی تەندروستیان بۆ دروست نابێت. هەر خۆراکەکی دیکە کە کاربۆهیدراتی تێدای بۆ نمونە با بڵێن شیرین بیتن وەکو میوەکان بە شێوەیەکی گشتی میوەکان بە سەرچاوەیەکی سەرەکی دادەنێن لە بۆ وەکو بەدیلێک لە بۆ خورما ئەوانە هەموو ڕێژێکی باش شەکریان تێدا دەکرێت سوودیان لێ ببینرێتن، ینی بەرزنێ ئیلا بە خورمای فتار بکرێتەوە. لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆر لە هاوڵاتیان و ڕۆژوانان لە مانگی ڕەمەزاندا وەکو خواردنێکی پیرۆز سەیری خورما دەکەن و بۆ بەربانگ لەسەر سفرە و خوانەکانیان دایدەنێن. ئەمەش یەکێکە لە هۆکارەکانی زیادبوونی خواست لەسەر خورما لەم مانگەدا، بەڵام پزیشکانی پسپۆڕی خۆراکی پێشنیار دەکەن هاوڵاتیان دەتوانن بۆ بەربانگ لە بری خورما میوەی تازەیان میوەی وشکراوە یان چەرەزات بە تایبەت فستق و گازۆ بخۆن بۆ ڕێخستنەوەی ڕێژەی شەکر لە جەستەیاندا. ڕێناز عەلی کوردستان 24 هەولێر. لە چینە تەوەری یەکەمی پاشی لە بابەتێکی ئاینی باس لە گیانی هاوکاری دەکەین لە ناو ئیسلام و بە تایبەت لە مانگی ڕەمەزان. لە ئاینی ئیسلامدا چۆن باسی هاوکاری کراوە ئەو کەسانی کە هاوکاری خەڵکانی دەوروبەریان دەکەن یان هاوکاری ئەو کەساناکەن کە پێویستیان بە یارمەتی ئەوانە چۆن پاداش دەکرێنەوە و چۆن باس کراوە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە لەگەڵ ئێمە لە ستۆدیۆ مامۆستا یاسین خۆشناو پێشنوێژ و چارخوێنی مزگەوتی شەید خدر سوار لەگەڵمانە. مامۆستام کاتت باش، زۆر بەخێر. ئەو کاتەی جەنابتان باش، تەمەن درێژ بن ئینشاء الله. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على روح رسول الأمين وعلى آله وصحبه أجمعين. سرەتا دەستخۆشیتان لێکەم لە بەڕێزت ولو کامێڕەمانە بەڕێزانە و لە تەواوی کارمەندانی کۆنتڕۆڵ بە هیوای کاری باشتر و بنیاد نەرتر ئینشاء الله لە داهاتووتان. مامۆستا راپۆرتێکمان بینی سەبارەت بە خورما بوو، بەڵام بابەتەکەی ئێمە لەسەر ئەوە بوو کە هەندێک کەس هەیە توانای دارایی خراپەیان ناتوانێت بۆ نمونە ئەو خواردنەی کە پێویستێتی ڕۆژانەیان بۆ بەربانگ ئێوێ بیکڕێ بۆ نمونەیەکێک لەوانە خورمایە کە ڕەنگە نرخەکەی زۆر نەبێ، بەڵام بۆ ئەوانەیە دەرامەتیان کەمە زۆر ئەو نرخە. چەند گرنگە کە هاوکاری مسلمانان یان هاوکاری یەکتر لە ناو کۆمەڵگەدا بکرێت. بەڵێ دەستخۆش. سەبارەت بە گیانی هاوکاری دەمەوێت سەرەتایەکەی باز بکەم. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە زۆر لە حەدیسەکان
بسندي صحيح لا مسند إمام أحمد لصحيح بخاري ومسلم دا باسی لە تەعاون کردووە تەعاون بەمانای هاوکاری و یارمەتیدان یەکتر کەسێک بۆ کەسێک کەسێک بۆ گشتی و گشتی بۆ کەسێک لە هەموو بوارەکانەوە بە فراوانی باسی لێوە کراوە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەم ئاەتەی خوای تەعالا کە ئەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان كأخوي پروردگار ما بستي أوي يارمتي يكتر بدن هاوكار بن بو يكتر لكاري تاكو لكاري كخزمتي كومالقابكا كخزمتي تاكا كسبكا ولا تعاونوا على الإثم والعدوان معلومي بينراني بريزا معلومي خلق بقشتي كيارمتي يكتر ندين لسركارك كخرابا كروخي نرى كشكي نرى ودموي هر لم باسدا طبعا ئێمە کە میلەتێکی مسلمانین هەنگاو بە هەنگاو لاسای پێغەمبەری خوا ئەکەینەوە صلی الله عليه وسلم میلەتی ئێمە میلەتێک بووە لە کۆندا میلەتێک بووە کە گیانی هاوکاری زۆر بە گرنگیەوە وەرگرتووە و بە کردارەوە ئەنجامی داوە بۆ نمونە چاو لە یەکەین شاری هۆلاکۆ بەزێن شاری هەولێر ئەو قەڵایەی کە لەسەری بووە بەدڵپاچی و هاوکاری و یەکریزی نێوماڵی کورد بووە لەو کات کە هۆلاکۆ نەیتوانی بیگرێ نەیتوانی ئەم شارە کاوڵ بکە نەیتوانی ئەم شارە بسووتێنێ خەڵکەکەی بکوژێ لەبەر ئەوەی بەدڵەوە لەگەڵ یەک بوون هاوکاری یەک بوون نیەتیان لەگەڵ یەکتری ساف بوو ئێستا ئەو گیانی هاوکاریە ماوە لەم ڕۆژە بەڵێ مەبەستم زیاتر لە پرسیارەکەی جەنابت بوو دواتر ئەگەڕێینەوە سەر زمانی سەلاح الدین هەر بە گیانی ئەم هاوکاری و یەکریزیە بووە هەر بەم هاوکاریە بووە کە یەکگر بووینە هەر کاتێک لە هەر کۆمەڵگایەک گیانی هاوکاری یەکەم بێ ئەوە یەکگرن بران تەبان ئاشتی خوازن وەک پێچەوانەی گیانی هاوکاری بێبەزەیە بێڕەحمیە سەلاح الدینی ئەیوبی ئەو سەرکردەی کە ئێستا دنیا شانازی پێوە ئەکا بە تایبەتی بۆ ئێمە کە باپیرە گەورەی ئێمەیە کە کورد بۆ لە کوردستان لەدایک بووە توانی بە گیانی هاوکاری قودس ڕزگار بکات توانی چەندەها وڵاتی وەکو میسر وەکو فاتیمیەکان بەزێنێ دواتر دێین بۆ سەردەمی ئەولاتر تا سەردەمی باو و باپیرانی من و جەنابت و هەموو بینەران باوکو باپیرانی ئێمە کەسانێک بوون کە ئیماندار بوون دڵپاک بوون کەسانێک بوون کە گیانی هاوکاریان لە پێش هەموو شتێک بوو بۆ نمونە کەسێک سوتا بایە کەسێک لێی قەوما بایە نەخۆش بایە هەموو خزم هەموو تەنانەت جیران و دراوسێکانیشیان دەستی هاوکاریان بۆ درێژ ئەکرد یارمەتیان ئەدا ئەگەر کەسێک نەزان بایە هەوڵیانەدا فێری بکەن ئەگەر کەسێک غەڵەتێکی کردبووە ڕیشسپی زۆر دەوری هەبوو ڕیشسپی زۆر گەورە بوو زۆر ماقۆڵ بوو مامۆستایانی ئانی بە هەمان شێوە بەڵام کە ئێستا ئێمە تێیداین کە ئەڕوا و بەرەو دواتریش و جیلی پشتی خۆمان لەبەر جیهانی ئەنتەرنێت و ڕاگەیانەکان و مەشغوڵبوونی خەڵک بەم شتانەوە گیانی هاوکاری خەریکە لاوازە بێت باشە زۆر جار کە باسی هاوکاری ئەکرێ ڕەنگەوە بزانرێ هاوکاری تەنیا مەبەست هاوکاری مادیە بەڵام وەکو ئاماژەت بۆ کرد کە بۆ نمونە لە سەردەمی کۆن ئەچوونە لای نەخۆش هاوکاری کەسی نەخۆشیانە کرد با بە نمونە بەپێی دەرفەت یەک باسی ئەوانە بکەین بۆ نمونە هاوکاریکردنی نەخۆش واتە لە ڕووی تەندروستی و پزیشکیەوە هاوکاریکردن لە ڕووی زانستیەوە هاوکاریکردن لە هەموو ڕوویەکەوە چێتە چوارچێوەی ئەو هاوکاریە کە بە هەمان شێوە بە مادیەکە ئەکرێ و پاداشتی ئەم کەسانە چییە؟ بەڵێ بێگومان پاداشتی گەورەیە خوای پەروەردیگار جەلە جەلالوهو ئەو کەسانە دڵخۆشەکە کە لە دنیادا هاوکاری هەر کەسێک بکەن هەر چینێک بێ هەر توێژێک بێ و لە قیامەتیش ئەوان سەربەرزن لە بەرەوەی سنەتی پێغەمبەری خوایان تەطبیق کردووە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەسیروا ولا تعسروا شتەکان ئاسان بکەن واتە هاوکار بن بۆ بەرامبەر ولا تعسروا واتە زەحمەتی منوێنن زەحمەتی دروست مەکەن کێشە دروست مەکەن یەسیروا کە بە واوی جەماعە هاتووە هەروەکو وتەعاون و هەردووچیان واوی جەماعەیان پێواتە هەموو خەڵک هەموو کەسێک هەموو
کەسێک کە بتوانێت دەسەڵاتی هاوکاری هەبێ. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کاتێک کە ئەم ئاینە بڵاو ئەکاتەوە خۆی تاکە نەفەرێکە. بەچی توانی ئاینی ئیسلام پاشی 1400 ساڵ بە ئێمە ئاشنا بکە و بە چەندەها ساڵی دوای ئێمەش بە گیانی هاوکاری کە چەند کەسێکی دڵسۆز هاوکاریان کرد وەکو ئیمامی ئەبوبەکری سەدیق، وەکو عەلی کوڕی ئەبی تالیب، وەکو کۆمەڵێک لە هاوڵان لە ئافرەتان، خەدیجەی خێزانی. بۆیە ئەم ئاینە بە هاوکاریەوە دروست بوو، یارمەتی پێغەمبەری خوادرا، هەرچەندە خۆی زۆر گەورە بوو بەڵام خوای پەروەردیگاریش بزانە دنیا چۆن دروست بوو. دنیا بە حیکمەت دروست بووە، دنیا بە شێوەیەک دروست بووە کە مرۆڤەکان بیری لێ بکەنەوە. پێغەمبەری خوا خۆی کە تەنیا بوو بە هاوکاری چەند کەسانێک توانی ئەم ئاینە جوانە پڕ لە زانیاریە پڕ لە تەندروستی و سەحەتە بڵاو بکاتەوە بە دنیادا. داوێن پیسی نەهێڵێ، دزی قەدەغە بکە وە سزای بۆ دابنێ. کەسێک کە تاوانبارە، کەسێک کە تاغوتە ظالمە، کەسێک کە مافی خەڵکە خوا، کەسێک کە نایەکسانە، کە گەندەڵە، کەسێک کە بوختان دروستەکە. ئەم ئاینە پیرۆزە لە سای پێغەمبەری خۆشەویستەوە توانرا بە هاوکاری کۆمەڵە کەسانێک بڵاوە پێ بکرێتەوە تا گەیشت ئەمڕۆ. ئێمەش ئەمڕۆ پێویستە وە بیرمان بێ و پێویستە بیری لێ بکەینەوە کە کوردستانی خۆمان ئەگەر هاوکاری و گیانی هاوکاری لە نێو خۆمان دەستە بەر نەکەین، بەدەستی نەهێنین، کردداری پێ نەکەین، بەڕاستی بەرە و دۆخێکی ناهەموار و نالەبار سەر ئەنەی. معلومی جەنابتان و بینەرانی ئازیزیشە، کوردستانی خۆمان ئەگەر لاسایی باوک و باپیرانی خۆیان نەکەنەوە، واتە ئەم دینە نەکەنەوە، واتە ئەم دینە جێبەجێ نەکەن و کەلتوری باوک و باپیرانی خۆشیان تەرک بکەن و وەلاونێن، بەڕاستی کۆمەلگامان بەرە و بارودۆخێکی خراپ ئەڕوە. وە چەند نمونەیەکم هەیە لەسەر هاوکاری دەمەوێت لە خزمەت بینەراندا باسی بکەم ئەگەر دەرفەت هەبێ. جۆرەکانی هاوکاریمان زۆرن خاتونی بەڕێز. ئێمە کاتێک پرسیارێکە کرێ کەسێک ئەڵێ هاوکاری، گەنجێکی بەڕێز، خوشکێکی بەڕێز، مامە ئیختیارێک، پیاوێکی ماقوڵ، هەر کەسێک لێمە کە باسی گیانی هاوکاری ئەەکەی وا ئەزانێ پارە ببەخشی بە بەرامبەرەکەت. بەڵام هەروەکو جەنابیشت باست کرد لە سەرەتای بەرنامەکە، هاوکاریکردن هەرمانای پارەبەخشی نییە بە کەسی بەرامبەر. یەک زەردەخەنە الئیبتیسام فی وەجهی ئەخیکە سەدەقە، یەک زەردەخەنە بۆ بەرامبەرەکەت چاکەیە، واتە هاوکاریکردنە بۆ ئەو پێیشانی ئەدەی پێی ئەڵەی کە تۆ کەسێکی زۆر لەوە بەرزتری، یان کەسێکی زۆر گەشاوی، کەسێکی زۆر بەڕێز و سنجینی. هاوکاریکردن کۆمەڵێ لە هەموو بوارێکەوە هاوکاری دەبێ هەبێت. بۆ نمونە کە گوتم باسی لێواکەین، هاوکاریەکمان هەیە ئەمڕۆ پێویستە بینەران و بیریان بێتەوە بۆ خۆم و بۆ هەموو لایەکمان. گرنگترین هاوکاری ئەمڕۆ چیە؟ کەسێک بۆ گشتی ئەنجامی بدە. چۆن؟ من سیارەم هەیە، جەنابەت هەتا، هەمومان هەمانە، ناو شار قەڕەباڵغا، جادەکان هەمووی پڕن لە سیارە. من ئەچم لە پێناو بەرژەوەندی شخصی خۆم، ئەچمە دوکانێک شتێک بکڕم، ئەم سیارەیە لەسەر جادەیەکی ڕئیسی ڕائەگرم، بەبێ ئەوەی ئیشارەت پێ بکەم، بەبێ ئەوەی مڕاعاتی هاتو چۆ بکەم کە ئایا قەدەغەیان نەڕای ئەگرم. نازانم، بیر لێ ناکەمەوە لە دوای من چ فەوزایەک دروستە بێتن. کەواتە من گیانی هاوکاریم نەبوو. کەسێک فولایتێک لێ ئەدا، هۆڕنەیەک لێ ئەدا، ئەو تەمان مەبەستم تاکە کەس بۆ گشتە، مەبەستم ئەوەیە. هۆڕنەیەک لێ ئەدرێ، فولایتێک لێ ئەدرێ، لە جادە ئەڕۆین. من تەحملی ئەوەم نییە دێمە خوارەوە، دێم یان لەلایەک لا ئەدەم یان لە ناوەندی جادە جاری وایە ڕاوەستاوە، دێمە خوارەوە، دەست لە کابرا بڵند ئەەکەمەوە بۆ وات کرد، ئەویش تووڕە ئەبێ، ئەویش قبول ناکات، دێتە خوارەوە، یان ئەبێتە شەڕێکی گەورە، یانیش ئەوەتە پێک دێن لە ماوەیەک پاشی ئەوەی قسەیان بەیەکتر وت. ئەوانە گیانی هاوکاریان نەبوو، لەبەرچی لەبەرەوەی فەوزایان دروست کرد. جاری وێ ئافرەتە لە حەیا فی بەیانی دین، حەملی هەیە، ئەڕوا بۆ نەخۆشخانە، کەسێکە تووشی سووتان بووە، تووشی نەخۆشیەک بووە، ئیسعافە لە پشتەوە،
چەند جار ئیسعافەکان لە جادەی گشتی پێن بەڵام شوێن نەماوە لەبەر ئەو ئیزدیحامە لەبەرەوەی خەڵک گیانی هاوکاری بەرامبەرێک ئەوە لە بابەتی تاکە کەس بۆ کۆمەلگا. خاڵی دووەم کۆمەلگا بە گشتی بۆ تاکە کەس ببوورە. بۆ نمونە کەسێک لێی ئەقەومێ ماڵی ئەسووتێ یان مەسەلەن دوور بێ یاخوا کەسێک سیارەی ئەسووتێ بۆ نمونە تەمان ئەم حالەتانە ئەبن یان کەسێک فەقیرە پێویستی بە پارەیەکە پێویستە لەسەر کۆمەلگا بە گشتی بە زووترین کات چارەسەریەک بدۆزنەوە بۆ ئەو کەسەی لێ قەوماوە جا ئەگەر پارەی نییە یان ماڵی سوتاوە دوور بێ یاخوا یان نەخۆشێکی کوشندەی هەیە پێویستە ڕەوانەی دەرەوە بکرێ دەبێت کۆمەلگا بە تایبەت خزمە نزیکەکانی ئەوانەی کە دەوڵەمەندن ئەوانەی کە پارەیان هەیە بەبێ هیچ دوو دڵ یەک باش زۆرترین پارە پێشکەشی ئەو کەسە بکەن کە محتاج بێتی واتە زوو بەهانایەوە بچن بڵێ بەڵێ مامۆستا بەردەوامە بین لەگەڵت دەچینە هەولێر ڕاستەوخۆ پەیامبەرمان زەردەش حەمێ لە یەکێک لە چێشتخانەکانی هەولێر لەگەڵمانە بزانین خەڵک بۆ ئەم شەو یان لە پاشێوان چەندە ڕووگەکەنە چێشتخانەکان چ جۆرە خواردنێک زیاتر خواستی لەسرە و بۆچی حەز لە خواردنی دەرەوەکەن زەردەشتم کاتت باش زانیاری زیاترمان بێتێ. دەم باش سارانها ئەز یەکش ئەو خواردنگەهێن هەولێرا پایتەختم کو تایبەتمەندیە vê xwardingehê ku bala min kişand xwardingehek kulturî Dîmeşqî Sûriye li ver ke gencên Erebên Iraqê ne gencên Dîmeşqê ne Kurdên Rojava ne Kurdên Başûr in berî dema sihûran ku du demijmêr em bijniya sê demijmêr jî ramane tên şevên xwe li ver kê diqedînin. Ez ê derbasî cem mîvanekî xwe bibim ku Kurdê Rojava ye ez ê bizanim gelo ew çawa şevên xwe diqedînin wekû tewanî ziman çawa xwarina sihûra dixwin çawa berî dema sihûra demên xwe diqedînin ew cûra xwarin çi ye ka ew çi dibêjin. Li ver kê xortekî ku ji bajarê Dîrkê Rojavayê Kurdistanê birêz şadî diyara ev xwardingeh ji ya te ye. Hûn çawa şevên xwe berî dema sihûra diqedînin û balkîşiya vê xwardingehê ku kultûrek Dîmeşqî ye wekû bala min kişand Kurdên Başûr, Kurdên Rojava, Erebên Dîmeşqê, Erebên Bexdadê têne ver kê ji me re bêje. دەستپێکی لە بخێراتنا دەکەم کاک زەردەشت خێراتنا کوردستان 24 دەکەم هەیڤە ڕەمەزان ژ لە پیرۆز دەکەم ئێمە گەلێک ساڵ شامێ ڕوونیشتن بحکم زانکۆ شامێ دەخواند فەجوای شامێ گەلێکی خۆش بین گەلێک تایبەت ڕۆژیەدا تایبەتێکی وێ هەم گەلێک خەڵکی عەرەبی بەغدایێ یە عێراقێ کوردێ هەولێرێ دهۆکێل شامێ دمان ڕوونیشتن گەلێک ساڵ فەمەخواستم vê fikrê Kurdistanê şêkin li Hewlêrê که او خلک گل شامی یادگاری واه بیرهاتنه واه ورن وی جوی شامی جوی کی دمشقی و کم جرد بیشن به دیکور دمشقی بناوی ربوت الشام رستوران کی چکن گو بیرهاتنه واه ورن بیراوا لازم آماجه بکم نه سعور چند دمشمیر جرمانه ون بری سعوران چوان دمن خود قدین او خورنا ون دخون چاویه خودی خوارن جمع ام دم سحور ده رنگ کی شامی جمع ها خوارنا شامی گلک میوان ما خلک شامی دانشتی بازار هولیر نتینا جمع و نه مطعم ما نگری دایب خلک شامی تنه ویام خلک سوری و گلک خلک هولیر مثلا جمع رو نشتینا خلک باشور و باکور روجالات و روجاوا گلک تنه جمع رستوران کی تکله نف خلک کردستان ده وروجی من برای خداوند ددم و فطاران داشی گلک مالبات تن جمع مالبات شامی او هزار و چاو او هزار انجام داشت بو که مالبات دم و فطار ده برای خوبت نبود زانی او خوارنه گفت تایبت برنگی کی سوری تن چکرن یا نمجرد بجن طبخ الشامی هولیر ده گلک کیمه او رستوران تگو خوارنا شامی و حلبی شدکن گلکی کیمن فتایبتیک مستندیت رستوران ربوت الشام ده قوام خوارنا سوري قال لك يشيتكن والحمد لله خوارنا عراقي جي مبنا ودنجا مالباتين سرسره كيف خوش اندوا مهروجي تا اصلا قال لك يخوش يوم سباسي كي دنا حكومه هرم كردستان جي سيرفي امنيته وفي دسمه فكرنا قوم كاري خبره بن هوليري سرچا داس خوش صار اسخوازم جنجه كدي ور بگرم كابزام الفيركه تشتي بالا مكشان کو پیش دم سحوران هندگ گنج تنش خورا صبر خاطینن از جیب پرسم تو بخیر هاتی تش کجام باجاری اون چاوا شبن خبر سحورات قدینن بخیر به ولاج اوکریما اما یووریا فطور وکرنا بشتی فطور دیگه برادر او
كونكونا دومينا وكي تبيني دار بوزت كنا طوي فوري كنا مولاي افرادرته همي خلقي اوكرينا نا شكوبونين هذول من بله وقتا تو وكو گنجکی باشور خلقی اوکرید قال هاولين برادرين خوي روجاوا و شبي خو ويرنگید قال بله دار بوز كنا دي ما كونكونا دومينا او إذا مشغول كنا يعني امسال يعني ايسال ماه رمضان چا در باست ببته اصل بما خوش ترى اصل حسب جو مثلا جو فينك ترى يدي منو زحمتي زاد ترنو بينيت ويفوري جا دي فوري فطوره ودينيرا ودونيشينا دس ساسوبين بله سارا از خوازم هفکار من حمید قال من بردوام با وكو الفرد يارد با كو چند طاوله يان سر چند میزان ما گنجن دمشق سوریه که هات نویر که وکو میوان میجانی زمان که تایبتمندی ها و رستورانته کلتورک دیکورک کفنار یا دمشق سوریه ته نویر که کردن باشورن کردن روجاوا باکور عربن عراقینا عربن سورینا بری دم سحورتن شوین خو ویرنگید قدین وکو کو اوتنین زمانجی کروجیا ایسال جوازی خو او کو هندکی ثقافینک بخوشی برواد شب از ودگر ما جمت سارا زرداش حميلة هولير لەگەڵ مامبیس باس جارێکی تر دەگەڕێمەوە لات مامۆستا باسی جۆرەکانی هاوکاریت کرد ئاماژەت بە چەند جۆرێکی کرد ئەگەر ئاماژە بە جۆرەکانی دیکەی هاوکاری بکەیت چی ئەگرێتەوە دەست خۆش لە باسی دومی هاوکاری کە پێویست بوو تیشتی بخەینە سەر و وەکووە بیرهینانەوەیەک بێ بۆ گشتی بۆ بینەرانی ئازیز بۆ خەڵکی بەگشتی زۆرێک لە هاوکاری کە ئەمڕۆ زۆر گرنگە و باسی لێوە بکرێ هاوکاری کردنە لە نێوان قوتابی و مامۆستا ئێستا ئێمە لەو کات و ساتە پیرۆزە کە مانجی ڕەمەزانە قوتابیەکان ماندوون بە دەرس خوێندنەوە و پاشان ڕەنگە هەندێکمان لەناو ئیمتیحان دابین یان هەندێکمان لە داهاتوودا بگەینە ناو ئیمتیحان لەناو مانجی ڕەمەزان و مامۆستای ئازیز و بەڕێزەکانیش بە هەمان شێوە ئەوانیش بە ڕۆژوون ئەوانیش ماندوو بوون کەواتە لەم حالەتە لەم کات و ساتە چی بکرێ دەبێت گیانی هاوکاری زۆر بە چاچی ئەنجام بدرێ هاوکاری یەکتر بکەین کاتێک کە تۆ مامۆستای لەناو شعبەی لەناو پۆلی لە ئیمتیحانات قوتابیەک هەڵەیە کە شتێکی نەشیاوە ئەکرێ دەبێت بە شێوەیەکی ئارامیەوە بە ئارامیەوە پێی بگوترێ کە تۆ هەڵەی یان سەبر بە یان دەنگت نزم کە دەبێت مامۆستا لەبەر ئەوەی مامۆستایە لەبەرەوەی ئەزمموی زیاترە شارەزاتر لەو قوتابیە پێویستە ئەم مامۆستایە تحملی زیاتر بێ بەرامبەر قوتابیان بۆ ئەوەی شیرازەی ناوپۆل تێک نەچێ قاعی ئیمتیحانات چونکە ئەو دیمەنانەمان زۆر جار بینی و خۆشتی بەڕێزم ئەبینی زۆر جار لە کاتی ڕەمەزانان یان غەیری ڕەمەزانانیش قوتابیەک هەبوو فەوزای دروست کردووە لە ناو پۆلدا قوتابیەکانی تریش ئیمتیحانیان لێ تێک چووە دەبێ مامۆستایان بەڕاستی کە وایان کردووە و دەبێت زیاتری شوابن بە ئارام بن ئارامیان هەبێت و پاشان قوتابی دەبێت ئەم مراعاتە بکە کە ئەم مامۆستایە زۆر بەڕێزە ئەم مامۆستایە زۆر بە قەدرە دەبێت بە جوانترین شێوە بە گوێی مامۆستا بکە کاتێک مامۆستا دێت ڕێنمایەکانە خوێنێتەوە دەبێت گوێی لێ بگرن یعنی معقول نییە لە ناو شعبە لە زانکۆ لە مەعهد لە قوتابخانەکان من ئەچمە ژوورەوە سڵاوێکەکەم دەنگەنەجێک دروستەکەم یەکێک لەولایەک ئەم ژوورە ئەبێتە فەوزایەک وەکو بازاری دەرەوە ئەی بۆ مادام وایە حرمەتی زانستیش نامێنێ کەواتە دەبێت مامۆستا لەگەڵ قوتابی و قوتابیش بەرامبەر مامۆستا بەڕێزەکان هاوکاری یەکتر بکەن بۆ ئەوەی فەوزا دروست نەبێ و قسە و دەنگەدەنگ دروست نەبێ بۆ ئەوەی بەگشتی مێشتیان لە شوێنی خۆیان بێ بڵێ ئەگەر جۆرەکانی دیکە بڵێ جۆرێکی ترمان هەیە کە ئەمەش بەرچاوە ئەمڕۆ لە کۆمەلگادا لە ڕەمەزانە پیرۆزە سەرکار لەگەڵ کرێکارەکانی سەرکارەکان واتا مدیرەکان بەرپرسەکان ئەوانەی لە کۆمپانیان ئەوانەی لە خانوویەکن ئەوانەی لە بازارن لە دوکان لە هەر شوێنێک دەبێت زۆر بە نەرمی لەگەڵ یەکتری تەحمل بکەن ها خوای پەروەردیگار جەلە جەلالوه لەسەر ئەفەرمێتن بە حەزرەتی موسا ئەفەرمێ یا موسا فقولا لهم قولا لينا لعلهم يتذكر أو يخشى كواتا أي موسى وأي هارون كاتێک چوون بۆ لای فرعون
بە نەرمی ئامۆژگاری بکەن کە هەمومان ئەزانین فرعون گەورەترین زاڵم و تاغوت بوو داوای خوایەتی ئەکرد چەند ساڵ ئەیگوت ئەنا ڕەبوکم الئەعلا ئەمن خوای گۆمە ئەمن خوای گەورە و بڵندی ئێوەمە ئەمن خوای جیهانم اینجا حەزرەتی موسا ئەفەرمێ ئەی موسا بڕۆ بە نەرمی قسە لەگەڵ ئەو بکە ئەی ئەگەر کەسێک مسلمان بێ و لە ڕەگەزی خۆت بێ ئەمڕۆ کەواتە لەسەر تۆ 2 جار پێویستە لەگەڵی نەرم بی ئەمە بە کورتی دەربارەی 2 شەریک یان سەرکارێک لەگەڵ کرێکارێک باشە هەر لەو چوارچێوەیە پرسیاری ئەوە بکەم بۆ نمونە ئەم مانگە کە مانگی خێرە مانگی هاوکاریە چەند گرنگە بۆ نمونە خاوەنکارەکان کاتێک کە شاگردێکی هەیە ئەزانێت لە ڕووی داراییەوە باریدارایی خراپە کرێکەی زیاتر باتێ بڕەپارەیەکی زیاتری باتێ یان کەسێک کرێچێکی هەیە ئەم مانگە لە کرێکی خۆش بێ بەپێی ئەو با بڵێن بارودۆخی کە خودی کەسەکە هەیەی دروستە دەستخۆش بێگومان گومان لەوەدانیە کاتێک کە کەسێک خاوەن کۆمپانیایە چەند کرێکارێک هەنا ڕەنگە هەمویان وەز و گوزەرانیان باش نەبێت زۆر گەورەی ئەنوێنێ کاتێک کە یارمەتیەکێک لەو کرێکارانە بدا کە زۆر محتاجە بۆ نمونە لە نزیک مزگەوتی خۆمان مزگەوتی شەید خدر سوارە لەسەر ڕێگای مەخمور کاک حاجیەکی بەڕێزی لێیە کە ئێستاش لە ژیان داماوە خوا بەرەکەت بخاتە تەمەنی ئەو نمونونەکانی وەکو ئەو چەند کرێکارێکی هەیە لە ساڵی پار بۆمیان باسکرد گوتیان مامۆستای بەڕێز یەکێک لەو کرێکارانە ئەناسی گوتم بڵێ کە زۆر فەقیرە بڵێ گوتی ئەو کاک حاجیە خانووی بۆ دروست کردووە بۆ کرێکارەکەی خۆی بەڕاستی کاتێک کە ئێمە زانیمانەوە زۆر دڵمان خۆش بوو دەستی ئەو کەسانە خۆش بێ کە لەم مانگە پیرۆزەدا هەڵ ئەستن بە دابینکردنی ئەرزاق بۆ ماڵی فەقیر بە جلوبەرێک دابینکردنی جلوبەرێک بۆ کەسانێک کە مستحقن دەستی ئەو کەسانە خۆش بێ و نمونەیان زیاد بێ و خوای پەروەردیگار بەرەکەت بخاتە تەمەنیانەوە کاتێک کە ئەچن لە دەرگای ماڵی فەقیر ئەدەن و دەرگیان لێ ئەکەنەوە ئەوە دەربارەی پرسیارەکەی بەڕێستان و بێمەوە سەر ئەو جۆرە هاوکاریش کە بە گرنگی ئەزانم باسی لێ بکەم هاوکاریەکی ترمان هەیە لە ناو خێزان ئەمڕۆ خێزانەکان پێویستە هاوکاری یەکتر بن بۆ نمونە دەبێ ئافرەتێک مڕاعەتی پیاوەکەی بکە ئەم پیاوەی لەسەر ئیشە تەلەفۆنی زۆر بۆ دێ زۆر مشاوەشە ماندووە مێشتی گەرم دەبێ و بەڕۆژوشە دێتە ماڵ بۆچی دێ بۆ ئەوی دێ ئیسراحەتێک بکە بەڕاستی معقول نییە ئافرەتیش لە ماڵەوە یەکە و سەربێ زووم کا بڵێ پیاوەکە لەکوێ بووی منداڵ ئەگریان ئەرزاقمان نەماوە ئەوە تەماتێ ئەوە خیارە ئەوە گۆشتە ئەوە نازانم چییە ئیشمان کەم بووە دەبێ ئەم خوشکە بەڕێزە ئەم ئافرەتە مڕاعەتی پیاوەکەی خۆی بکە کە ماندووە کە مشتی گەرم بووە کە تێنووە ئەوە ئافرەت بۆ پیاو وە پیاویش بۆ ئافرەت بە هەمان شێوە پیاو بچێتە ماڵەوە لەبەر ئەوەی چییە بە ڕۆژووە ماندووە بچێتە ماڵەوە مڕاعاتی ئافرەتی خۆی نەکە خێزانی خۆی نەکە ئەم خێزانە جلی شوشتووە ماڵی خاوێن کردوتەوە لە دەرگەدانە تەلەفۆنێکی بۆ دێ گریانی منداڵانە ئینجا پیاویش بستەوە بڵێ ئەرێ ئافرەت ئەوە کاوە بۆ ساوارت لێناوە بۆ گۆشتت لێنەناوە بۆ ئەو ماڵە پیسە یعنی کۆمەڵێک گلەیی و بۆبۆیەکی زۆر بکە خێزانی خۆی لە خۆی عاجز بکە بووک بەرامبەر خەسوەکەی بە هەمان شێوە ئەوە قسێکی خۆشی شەیە حەزەکەم بیکەم ئەگەر مەجال بێ گوتی بووک لە دەرەوە بوو خەسوش لە ماڵی مەبەستم ئەوەیە هەموو بووک و خەسوێک دەبێ ئەم بووکە بزانێت کە خەسوەکەی دایچێتی وە خەسوش بزانێت کە ئەم بووکە کچی خۆیەتی نابێ فەرق بکە لەگەڵ کچەکانی تری گوتی کچە بووک چووە دەرەوە چوە بازار چوە پارێک چۆ شوێنێک مەسەلەن بۆ ئەوەی ڕۆژوەکەی بەسەر ببە دێتەوە 2 دەقەماوە بۆ مەلابانگدان ئەڵێ تا خەسوەکەی خۆی ئەڵێ مامۆژن چیت بۆ بکەم چۆن یارمەتی دەم چۆن هاوکارت بم مامۆژنیش هەند تووڕێ هەند دڵی پڕا ئەڵێ کچم وەڵا بەس مایە بانگ بدەیت یعنی هیچی تر نەماوە مەبەست لێرەدا ئەوەیە زاواش بەرامبەر خەسوو خەزوری خۆی هەروە و هەروەها کچ لەگەڵ دایکیان کوڕیش لەگەڵ باوچیان هەموو ئەندامانی خێزان دەبێ هاوکاری بەرامبەری یەکتر بنوێنن بەڕاستی ئەو شتە زۆر جێگای ئاماژە پێدانە یەکێک لە ئیختیارە دڵپاکەکان کە ئێمە لە
سەردەمی فەقیەتیمان لە خزمەتیدا ئەنیشتین و ئەیگوت ڕۆڵەکانم یەک دوعا ئەکەم لە ڕەمەزان تەوان ئەیگوت دوعا ئەکەم ئێژم پێتان ئەڵێم خاشتانەکەم قوربانتانە بم ئێوەش بڵێن ئامین ئێستاش جوانمان لەبیر ماوە ئەیگوت ئێژم خوایە گیان ئەڵێم ئەی خوایە گیان لە هیچ سفرەی خوانێک لە کاتی ئەم ئیفتارەدا کێشە دروست نەبێ هیچ کوڕێک هیچ کچێک لەگەڵ بەرامبەر دایک و باوکی خۆی بێئەدەبی نەنوێنێ دەنجی بڵند نەکاتەوە نەبێتە کێشە لە بەرەوەی هەمویان ماندوون هەمویان برسین پێویستە هێمنی باڵ بکێشێ بەسەر گشت ماڵێکدا بڕوا بکە زۆر جار ئەمان بینی فرمێشی لە چاو هاتە خوارەوە ئەوەندە خەمی کۆمەڵگای بوو بەگشتی جا خوشتی بەڕێزم مەبەستمان لەو کۆمەڵەشتانەی کە بە بڕک بەوردی چوینە ناو ئەم بابەتە خێزانیانە مەبەستمان لەوێ بەڕاستی زۆر ناخۆشە هاوکاری نەنوێنی لە ماڵدا باشە زۆر جارە بینین بۆ نمونە دایکێک کابانی ماڵێک خواردن دروستەکە لە بەیانیەوە ماندووە بێت تا و کاتی سفرەکە دانێ کەنانەکەشە خوڕێ لەوانەیە نەڵێن دەستە خۆش بێت یان ماندووی بۆ دروستکردنی ئەم خواردنە چەند گرنگە هاوکاری زیاتر لە نێوان خێزانەکانە بیان بەو چاوە سیر نەکرێم خێزانە بۆ نمونە ئەمە پیاوە نابێ ئیش بکە ئەمە ژنە نابێ ئەم ئیشە بکات واتە زیاتر کار لەسەر گیانی هاوکاری بکرێت نەک لایەنەکانی دیکە سەبارەت بم مەسلەی جەنابەت باست کرد زۆر گرنگە ئێمە بیر بکەینەوە دائیمەن لەناو خێزاندا چونکە بەڕاستی ئەمڕۆ کێشەی خێزانی گەلێک زۆر بووە لەبەرچی زۆر بە لەبەرەوەی خەڵکەکە پابەند نییە بەدین لەبەرەوەی گەنجەکانمان کە تازەش باسمان کرد گەنجەکانمان مەشغوڵن هەر لە دەرەوەنە جیهانێکە بینن کە جیهانێکە دوورە لە واقع و لە کۆمەلگای خۆمن زۆر گەورەیە کاتێک کە دایک ئەوەندە ماندووە کوڕەکانی بڵێن دایە گیان دەستت خۆش بێ دایە گیانیە خواتەمەنت درێژ بێ بەخوای بەتام و بەخوای ئەوەندە خۆش بوو ینی زۆر خۆشە ئەم جۆرە هەڵس و کەوتانە بەرامبەر دایک یان پیا و بەرامبەر ئافرەتی خۆی ئەمە یەکێک دومین شت کە جەنابتان باستان کرد کۆمەلگای ئێمە زۆر پێویستی بە ڕۆشنبیری خێزانیە هەر کاتێک گەنجێک لە کوڕیان کچ تەقلیدی ڕۆژ ئاوای کرد هەر بیری لە ژیانی ئەوان کردەوە زۆر ناکەوێتە ناو ژیانی خۆی زۆر ناکەوێتە ژیانە ڕاستەقینەکەی و واقعەکەی کە خۆی تێیدا ئەو بە شێوەیەک ئەژی ئەڵێ دایک و باوکم پیر بووینە ئەوان قەدیمن ئەوان ینی مع الاحترام ئەڵێ دایک و باوکم خەڵفاون ینی بۆ نمونە شتێک بۆ جەنابتان باس بکەم لەم ڕۆژانەش بینیمان لە ئیعلام و ڕاگەیاندنەکان خانەی بە ساڵات چوان پیشانەدرێ بەڕاستی جێگای داخە زۆر جێگای تەئەسوفە ئەم باوکە جوانە کە لە گەنجی چەند جوان بوو فەقەراتی پشتی خۆی خوار کردەوە دەستەکانی هەموو شەق بوون چاوەکانی تەواو کز بوون مێشتی لاواز بوو لەبەر منداڵەکانی ئەمڕۆژ ئەم باوکە لە خانەی بە ساڵات چوانە ئەم دایکە بە هەمان شێوە کەسێک نییە لەم هەموو کوڕانەوەری بگرێ لەم هەموو کچانە ئەمە نەمانی هاوکاریە لە ناو خێزاندا بەڵێ باشە دەگەڕینەوە وڵات مامۆستا بەردەوامە بین بەشێک لەو شۆفێر و کرێکارانەی بەڕۆژوونیان لە مانگی ڕەمەزان کاری ڕۆژانەیان هەیە کارەکانیان دەخەنە شەوان هاوکارمان ئارام بەختیار لە سلێمانی زانیاری زیاترمان دەداتێ ئەڵێ سڵاوتان لێ بێت لە مانگی ڕەمەزاندا بۆ هۆیەوە کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە ڕۆژوو دەبن زیاتر لە شەوان ینی کارەکانیان ڕایی دەکەن بە تایبەتی ینی کرێکارەکان و شۆفێری ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان ئەوانەی کە کاری گواستنەوەی شتومەکەکان دەکەن لە نێوان شارەکاندا بە شەوان زیاتر کار دەکەن ینی لە دوای بەربانگەوە تا پاشێ و بەرەبەیان کارەکانیان دەکەن من لە ئێستادا لە مایانی ماستەکەم لە شاری سلێمانی کە بەو ناوەیە ناسراوە وەکو لە پشتی منەوە دەبین بەشێک لە کرێکارەکان ینی ئێستا کار دەکەن ینی بەم درەنگانیشەوە من دەمەوێت لەگەڵ خاوەنی ئەم ئۆتۆمبیلە بار هەڵگرە قسە بکەم کە شۆفێری ئۆتۆمبیلەکەیە خاڵە ڕەفیق وانە سلااوت لێبێ ئەگەر بفەرمیتە ئێرە ئێوە شۆفێری بار هەڵگرن ینی شتومەک لە نێوان شارەکان دەگوازنەوە ئەگەر پێمان بڵێن ئێوە بەیانیان بە ڕۆژووە بن ینی شەوان چۆن کار دەکەن لە مانگی ڕەمەزان کاتەکانتان چۆن ڕێخستووە وەڵی تر ئێمە بەبێ ڕێی دووریە تۆگە بۆ ڕێیەکی دوور بڕۆی ئەبێ بەرنامە دانەی جاری وایە لەوانەیە بەیانی لە ڕێگا پاشێ بکەیت جاری وایە بەیانی پاشێوەکەی و ئەڕۆی ئیتر
هەر بە پێش شوێنەکەی بۆ هەولێر چی جیاوازە بۆ دوو بچی جیاوازە ڕێگاکە و نێزیک بێت جیاوازە ئیتر زۆر شاکانی ئێمە بەڕاستی لۆریە ئەکەوێتە شەو ئیشەکە ئێمە شەوانەیە ئیتر ئەگە شەویش بێ بە خۆ دەزانی خەڵەباڵغی نامێنێ و ئیشەکە باشترە و ئیشەکە باشتر ئەڕوا و باشە ئێستا دوێنێ لەکوێ بەربانگ کرد و ئەمڕۆ لەکوێ پاشێوت کرد و ئەمڕۆ لەکوێ بەربانگە کرد ئەگەر پێمان بڵێ ئەم بەیانە وەڵا ئەم بەیانە لە شقڵەوە پاشێوم کرد و ئەم ئێوارێژ هاتوومەتەوە دوکانی سیاحی فتارم کردووە و ئێستاژ وا لە مایانی ماستەکەین بارداگرین و بۆ سەعاتێکە سەعاتی نیوەکە لێ ئەبینەوە و کاتی پشودان و ئیسراحەتکردنی ئێوە چۆنە بێ ئێوە هەم کرێکارەکانیش بەگشتی ئەنی پارچەوەکو خۆ دەڵی لە شارێکی دیکەکەی بەربانگ لە شارێکی دیکە کاتی ئیسراحەتکردن و خەوتنتان چۆنە بێگە بۆ ئیتی وەڵی من بۆ باسکەم سیاری گەورە عادەتەن مەگە چۆنها سیاری گەورە خەوت نییە بەڕاستی ئیسراحەتی زۆر قورسە بەڵانی تر ژیانی دنیا وایە هەر یەکەی مەعیشەتی بەسەر شتێکەوەی ئەزانان چۆنە خۆت بە من نوێژی خود بجمعەم لە دووە کردووە ئیتر تەراویح هەم لە سلێمانی کردووە ئیتر خوا قسمەتەکەی لەکوێدانا ئەبێ لێ بەرنامەکە بیکەی ئیتر ئاوا یاخوا سەلامەستان خۆش بێ کرێکارەکان ینی ئەوانی کە زیاتر لە شەوان کار دەکەن ینی بۆ ئەوەیە وەکو خۆیان دەڵێن زۆربەی کات بەیانیان بەهۆی ینی کەش و هەواکە ینی خەریکە بەرەو وەرزی گەرما دەڕوات ینی بۆ هۆیەوە ینی بانیان زیاتر کە بە ڕۆژون ناتوانن کار بکەن بۆیە کارەکانیان خسۆتە شەوان و ینی جگە لەمانش ینی بەشێکی زۆر لە دوکاندارەکان و خاوەن پیشەکان بە هەمان شێوە بە شەوان کارەکانیان دەکەن و کاروبارەکانیان ڕای دەکەن بۆ پێی ینی کەشەکە کەمێک فێنکتر دەبێتەوە ئەو کاتە ینی بە ڕۆژوونی ڕۆژوان شکاندووە ینی دەتوانن باشتر بتوانن کارەکانیان ڕای بکەن. سپاس بۆ هاوکارمان ئارام بەختیار لە سلێمانی لەگەڵمان بوو. مامۆستا یاسین بۆ پرسیارە دەگەڕێمە وڵات ئەوەی بینیمان کە بەشێک لە خاوەنکارەکان ڕازین بۆی کرێکارەکان کارەکانیان لە شەوا بکەن. ئەمە چەندە هاوکاریە بۆ کرێکارانی کە ناتوانن لە ڕۆژدا لەبەرەوەی بە ڕۆژون کاری ڕۆژانەی خۆیان بکەن. لە ئاینی پیرۆزی ئیسلام زۆر دیفاع لە کرێکار ئەکرێ لەبەرەوەی کرێکار ئارەقە ئەڕێژێ لەبەرەوەی کرێکار بە عەمەلی ماندووە ئەگەر چی ئەوانی تر بە مێشکەوە ماندوون یان ئەوەتە بە ئەمرەکانیان بۆ کرێکارەکان بەڵام پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ پارە بدەن بە کرێکار پێشی ئەوەی کە ئارەقەکەی بسڕێتەوە و ئاینی پیرۆزی ئیسلام ئەمرمان پێەکا بۆی کە کار بکەین ئاینی پیرۆزی ئیسلام زۆر جەخت لەسەر ئەوە کاتەوە هەروەکو پێغەمبەری خوش ئەفەرمێ حەزرەتی داوود یعمل بئەیدیه ئەوە حەزرەتی داوود بە دەستەکانی خۆی ئیشی ئەکرد ئەها چاولێکە پێغەمبەران بەگشتی شوانەیەتیان کردی پێغەمبەران هەندێک لەوانە ئاسنگەر بووینە دارتاش بووین ئەوە بە شێوەیەکی کورد وە کرێکارەکانی ئەمڕۆ چۆن مامەڵەیان لەگەڵ بکرێ هەروەکو گوتمان دەبێ مڕاعاتیان بکرێت کە ئەوان ماندوون کە ئەوان کرێکاری وامان هەیە بە ڕۆژوو شەبێ ڕۆژەکەی خۆی ناشتێنێ کەواتە ئەو زۆر شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بگیرێ و ئەگەر پارەی زیاتریش بخاتە سەر حیسابەکەی ئەوە خوای پەروەردیگار ئەو کەسەی زۆر خۆش دەوێت و لە هەموو بەڵایەک لە هەموو موسیبەتێک ئەی پارێزی بە دووری ئەخە ئەگەر کرێکار بە ڕۆژ ئیش نەکا لەبەر ئەوەی بە ڕۆژووە و بە شەویش ئیش بکە ئەمە ئیسلام مانع نییە بەڵام ئیسلام مانعی ئەوەیە ئەم کرێکارە نوێژەکەی بچێ یاخود کارەکەی ناڕەوا بێ بۆ نمونە لە شوێنێکی خراپ ئیش بکە دوو لەم مەقامە یان ئەوە تا کارەکەی سەرچاوەی کارەکە باش نەبێ ئەگەر نا ئیسلام دیفاعی لێ ئەکا هانی ئەدا کە کار بکە پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه وسلم کەسێک هات بۆ ئەوەی سوال بکە پێغەمبەری خوا فەرمووی چیت هەیە لە ماڵ ئینجا بە زۆر ڕیوایەت هاتووە تەورێکی بۆ کڕی فەرمووی بڕۆ دار بکە و بیفرۆشە پاشان دوای دەڕۆژ ژۆرەوە سەردانم بکەوە جا پێغەمبەری خوا کاتێک وای پێفەرموو بەم کەسەی کە سوالی کرد هاتەوە زۆر دڵخۆش بوو پێغەمبەری خوا فەرمووی ئێستا حاڵت چۆنە لەگەڵ ئەو کاتێک هاتی فەرمووی یا ڕەسوڵ الله ئێستا من ئیشەکەم و پارەم هەیە یعنی زۆر مەمنون بوو لە پێغەمبەری خوا کە بیرۆکەی ئیشکردنی بۆ ڕێکخست باشە مامۆستا لەبەرەوەی ئەمێ پرسیارێک بکەم لە سەرەوانەی کە لەسەر شەقامەکانن دێجار داوای پارە ئەکەن منداڵن ئیتر ئافرەتە ئەیان بینین زۆرجار لە ترافیکەکان ئەمە
هەندێک کەس ئەڵێ هاوکاریان بکە هەندێکی کاڵێ هاوکاری مەکەوە نابێت بەخێر ئایا ئەمە کامیان ڕاستە هاوکاری بکرێن یان نا خۆی لە قورآانی پیرۆزدا ئاەت لەسەر ئەو کەسانە هاتووە وەسائیلینەوە فی الرقابی وەسائیلینە زانایانی ئیسلام ئەفەرمون سوالکەرەکان بەستی سوالکەرەکان وەسائیلینە هەر لە زمانی پێغەمبەرەوە هەبووە هەر لە قەدیم زەمان و لە دێر زمانەوە هەبووە تا ئەمڕۆژ بەردەوامن ئەم کەسانەی کە سوال ئەکەن و دەرۆزە ئەکەن لە سەرجادەکەن بەڵام وچی جەنابەت فەرمووت زۆر کەسی تریش پرسیارەکە ئایا مامۆستا ئێمە زەکاتیان بدەینێ یارمەتیان بدەینێ طبعا ئەگەر لێرەدا وەڵامیان ئەدەینەوە ئەگەر ئەم کەسەی سوال ئەکات تەواو بزانی یەقینت هەبێ کە ئەمە تەواو محتاجە بەم پارەیەوە ئەتۆ ئەیناسی یان تەواو زانیاری تێ محتاجە بەڵام مامۆستا ئەوانە زۆربەی بڕێبوارە بەلایەتێ پەڕێ کەسێکیان نازانی بەڵێ ئەگەر نەزانێ بەڕاستی ئەمەش ینی زانایان قسەیان لەبارەوە هەیە بەڕاستی هەندێک زانە ئەفەرمون مادام ئەڵێ لە ڕاهی خوا ئەوە ئەتۆ بیدێ هەندێکی تریش ئەفەرمون نا لەبەرەوەی بە هەرچەندە ناوی خوش بێنێ بەڵام لەوانەیە ینی دوو لە ڕووی بینەران لەوانەیە کلااوچی بێ لەوانەیە کەسێکی فێڵباز بێ ئەها لە زۆر کەناڵ پیشانی داوە سوالکەر بۆ دوو خانی هەبووە سوالکەر بۆ و بە سیارەی ینی مۆدیل بەرزی ئەمڕۆ بینراوە وەسعی باشە بەڵام فێرە بە تایبەت نمونونەکە زۆرن دێنە مزگەوتەکان و لە مانجی ڕەمەزاندا بە تایبەت دێن و دەگرێن و منداڵێکی ساوا لەگەڵ خۆیان دەهێن و یاخود هەڕاست ناو مزگەوت ستا مزگەوتی خۆمان زۆر جار بڕوا بکەن لە ینی لە ڕۆژانی جمعە بۆتە تازی هەڕاست ئافرەتێک هەستاوە و قیژاندویەتی ئەی هەوارە یارمەتی مام بدەن قوربانتان جا ڕاستی ئەمە نابێتن ئەگەر یەقینمان نەبێ کە ئەوانە پێیان ئەچێ نابێ بیان دەینێ باش ئەگەر کەسێک هاوکاری ئەم کەسانەی کرد خاتون دەمیست ئەوەندە تەواوکەم لەگەڵ ڕێزم زەکات ماڵی خوایە زەکات ماڵێکە کە حەقی خوایە لە ناو پارەکانی تۆ لە ناو قاسەکانی تۆ لە ناو کار و معاملاتی تۆ دەبێ بەم زەکاتەوە ماندی بم بیدەم بەچێ دەبێ کەسەکە بناسم هەڵی سنجێنم نابی من کەسێک هات و گوتی زەکاتم بدێ هەڕاستۆ بچی بیدەیتێ ئەمە ئەم زەکاتە بەڕاستی دەرناچێ خوای پەروەردیگار محاسەبەی لەگەڵەکە خێریش بە هەمان شێوە بڕوا بکەن کەسی وا هەیە خێری پێناشێ بەڵام جیرانی خۆتە یان خزمی خۆتە و ئەلئەقرەبوون ئەوانەی کە نزیکەکانن باشترین کەسن کە پارەیان بدەیتێ بە تایبەتی دایک و باوک ئەوان زۆر زەڕوڕەتن یان خزمەکان واتە خێری منداڵ بۆ دایک و باوکی خۆی ئەبێت خێری منداڵ باشترین خێر ئەوەیە منداڵ بۆ دایک و باوکی خۆی بکە ئەگەر خێرەکە درا بە کەسێک کە بۆ نمونەوە کەسە بۆ کارێکی نەشیاو بەکاری هێنا یان پێی نەشیاوە ئاڵێن ئەو کەسی کە پارەکەی یاوەتیان خێرەکەی پێکردو گوناهبارە بێ ئەو کەسە گوناهبارە بێ ئەگەر بزانێ ئەگەر نەزانێ بڵێ ئەگەر نەزانێ ئەوەن ئینەمە الأعمال بالنیات نیەتەکەی پاکە ئەو کەسێک کە پارەکەی داوە بەڵام دەبێ بای ئەوەندەش هەڵسەنگاندن کا لێ پێچینەوە بکە کە ئایا ئەو کەسە کەسێکە چ ئیشێکەکە ئەوەش هەر تەواوکەر بێ بە ئێمە مۆزوعەکەمان لەسەر هاوکاری بوو خۆی خوای پەروەردیگار زۆر لە لای خۆشە کەسێک هاوکاری کەسێک بکە لێ بکۆڵێتەوە کە ئایا ئەو کەسە شایانی هاوکاریە یان نا لە ساڵی پار کەسی وا هەبوو پارەیەکی زۆری هەبوو دەویست بیکات بەخێر ئەی گوت مامۆستا ئەمن زەکاتم هەیە بۆ نمونە 2 دەفتەرم هەیە ئەتوانم بدەمە برازایەکەم گوتم برازایەکەت بۆ فەقیرە ئایا پێ ئەچێ بە خۆت بە تەوەقعی گوتی بەڵێ چۆن پێ ئەشێ گوتی وڵی خانی کردووە قاتی یەکەمی تەواو کردو بنەکەشی ژێرزەمینە ئەزە دەوێت قاتی دووەمی دروست بکە و هەندێک ئەشیا و کەلوپەلی ناوماڵەوە بکرێت کەواتە ئەم جۆرە زەکاتدانە ئەم جۆرە هاوکاریکردە نابی پێی بڵین هاوکاری بەڕاستی ئەمە هاوکاری زەکات جیاواز نییە لەوەی خێر بکرێت بەڵێ زەکات بابەتێکە جیاوازە لەگەڵ خێر لەگەڵ سەدەقە بۆ نمونە کەسێک ئەگەر باسی ئەو خێرە بکەین 250 دینار لەوانەیە بیەوێ بیا بە کەسێک لەسەر جادەیان کەسێکە کە پێی ئەڵێ لەبەرخوا ئەو لەبەرخوا ئەیاتێ نەک لەبەر خودی کەسەکە ئەم خێرە دروستە ئەو خێرە دروستە ئەگەر کەسەکەن بنێتێکی ساف لەبەر خاتری خوا ئەیداتێ بەڵام هەروەکو تازە و چەند بارەش یەکەینەوە دەبێ زانیاریمان هەبێ بەڕاستی ئەمە ئەم سوالکەرانە ئەمانە پێڕێکن ئەمانە تاقمەیەکن بەڕاستی من وەکو خۆم
ڕقم لیان نابێتەوە لە مزگەوتی خۆمان چەند جار کەسی وامان دیتە ڕیش سپیە واللهی یعنی هەمومان یەقینمان وا بۆ بە تایبەت بەخۆم کە زانیومانە فەقیرە من لە مینبەرەوە باسم کردووە گوتم خەڵچینە هەمووتان یارمەتی مامە حاجی بدەن یان مەسەلەن کەسێکمان دیتووە ینی ئینسان ئەزانێت کە کەسەکە ئایا مستحقیانە هەندێکیش ینی کاتێک کە دوودڵ بووی بە تایبەت زەکات بەڕاستی بۆ هەموو بینەران باسەکەم زەکات لەبەرەوەی ماڵی خوایە فەرض العینە لەسەر بەندە دەبێ ئەم ماڵە خوایە من باسی خێرەکە ناکەم باسی زەکاتەکەم خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا باسەکە للفقراء والمساكين وابن السبيل يعني مەبەستم زیاتر ئەوەیە کەسێک کە هەژار بێ هەژار بێ واتە هیچی نەبێ ئەوەندە هەژار بێ هیچی نەبێ شتەکانی بەشی بژێوی ژیانی خۆی نەکە ئەوە یەکەم فەقیر ئەو کەسە بوو میسکین ئەو کەسێک کە هەندێکی پارە هەیە و بەشی ناکە ئەوە دروستە زەکات بدرێتە ئەوانیش ئەوانەی زەکات کۆ ئەکەنەوە اینجا کۆمەڵێک لەو کەسانەنا بەڵێ مێ پرسیارێکی تر بکەم هەر لەسەر ئەو کەسانە چونکە لەوانەیە من پرسیار بێ لای زۆربەی بینەرانیش لەبەرەوەی شەقامەکان ڕۆژانە پڕن لەو جۆرە کەسانە بۆ نمونە شتێکی پێ ئەیفرۆشێ بەڵام خەڵکەکە نایەوێت لی وەربگرێشتە کە تەنیا پارەکەی ئاياتێ بۆ خۆی ئایا ئەمە بێ بەخێر نایەوێ بە ناوی سواڵەوە داوای پارەواتە شتێکی پێ و بۆ نمونە بنێشتا کلێنسای شتێکە ئەیفرۆشێ بڵێ ئێمە ئەتوانین بڵێن ئەوانە باشترن لەو کەسانی کە ڕاستەو خۆ داوای پاراکەن چکە بەڕاستی داواکردنی پارە لە هەموو کات و سەردەم و زمانێک لە هەموو جۆرە نەریتێک شتێکی ناپەسەندە من بە کەسێک بڵێن پارەم بدێ ئەتوانین بڵین باشترە کەسێک کە دانیشتووە کاسبێک ئەکا بنیشت ئەفرۆشێ لە کەسێک کە هیچی لەکنێ و دەستی خۆی پان دەکاتەوە چونکە ئەو کەسەی دانیشتووە عیزەتێکی هەیە ئەڵێ ئەم گۆرە بیا دوو لە مقامە لە ڕووی بینەران ئەم بنیشتە ئەم پێڵاوە ئەم شتە ببە پارەکەم بدێ ئەمە جیاوازترە ئەتوانین بڵین باشترە لەوەی کە ڕاستە خۆ داوای پارە بکە باشە بینە سەر هەر جۆرێکی تر لە هاوکاری بۆ نمونە کەسانێکم ڕۆژانە ئێستا کە مانگی ڕەمەزانیشە سەردانی دام و دەستگاکانەکەن سەردانی فەرمانگەکانەکەن پێویستیان بە هاوکاریە بۆ نمونە کارمەندێکی نەخۆشخانەیە کارمەندێکە لە فەرمانگەیەکی دیکە بە ڕایکردنی کاری خەڵکەکە بە ڕۆیکی خۆش و بەباشی ئەچێتە چوارچێەوەی هاوکاریەوە یان بە چاکە بۆی حساب ئەبێ بەڵێ بێگومان بە چاکە بۆ حساب بێ زۆر شتێکی جوانە زۆر شتێکی دروست و بەجێیە کاتێککە لە فەرمانگەیەک کەسێک داوای هاوکاری ئەکا حەقی خۆیەتی ئەوان بە دۆستی خۆ ئەزانێ دڵی پاکە ئەڵێ یارمەتیم بدەن یارمەتی لە هەموو زمانێکە بووە من بە شخصی خۆم یارمەتی دراوم بەڕێزی شت هەروە و ڕەنگە ئەوانەی کە گوێیان لە ئێمەشە زۆربەی ئێمە تاگەیشتینە سەر دەست و پێی خۆمان یارمەتی دراوین جا بە پارە بێ یان بە نەسیحەت بێ یان بە فعلێک بە کردارێک بێ لەو کردارانەی کە خۆی پەروەردیگار پێی خۆش بووە کەواتە ئەگەر کەسێک فەرمانبەرێکە لە دەستگایەک ئەتوانێت داوا بکە و ئەوانەی کە پێشی بدەن دەستیان خۆش بێ و نمونەیان زیاد بێ بەڕاستی ئینسانی و مرۆڤ دۆستایەتی ئەنجام ئەدەن و خێرێکی زۆر گەورەشە خوای پەروەردیگاریش جەلە جەلالوه کاتێک کە کەسێک داوای هاوکاری کرد و تۆش زانیت کە پێویستی بەم یارمەتیە و تۆش یارمەتیتدا یعنی تۆ پێت بەخشی ئایا ئەم بەخشینە چۆنە لە قورئانی پیرۆزدا لە سنەتی پێغەمبەری خوا پێغەمبەری خوای پەروەردیگار لە قورئانی پیرۆزدا ئەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت يعني بكردكي خومن بوي بدرجي وباسينكين نمونه ئەو کەسانەی کە ماڵی خۆیان ئەبەخشی واتە هاوکاری پێشکەش ئەکەن بۆ بەرامبەر وەکو گەنمێک وایە شین ببێ دە گوڵە گەنم بدا و هەر یەکێک لەو گوڵانە دیسانە شین ببێتەوە یان ببێتە 7 گەنم یان ببێتە 100 گوڵە گەنم ئەو گوڵە گەنمانەش یعنی هەر لە تەشەنەدا کەسێک کە گیانی هاوکاری پێشکەش کرد واتە بەخشینی کرد ئەو کەسە بۆندار ئەبێ لە کۆمەڵگەدا گەشاوە ئەبێ کەسێک ئەبێ کە هەڵی کاری ڕەخسان بۆ بەرامبەرەکەی دڵخۆشی پیشاندا بۆ بەرامبەرەکەی و پیشانیدا مرۆڤ دۆستایەتی زیندوو کردەوە مامۆستا لەگەڵ بەردەوامە بین هەچینە کەلار لەوێەوە لە شەوانی مانگی ڕەمەزان بە تایبەت لەو دەڤەرە
گرنگی بە یاریە فۆلکلۆریەکان دەدرێت و هەوڵ دەدرێت ئەو یاریانە بە زیندوی بهێڵڕێتەوە. پامنەرمان هەرێمجاف زانیاری زیاترمان دەدات. بەڵێ سارا شەو باش دیارە لە مانگی ڕەمەزاندا شەوانی دوور و درێژی ڕەمەزان لە ناوچەی گەرمیان بە تایبەتیش لە شارۆچکەی کفری زۆر بایەخ بە یاری سینی واتە سینی و زەرف یاری کڵاوێن یاری مشتە زەڕە دەدرێت کە ئێستا من هاتووم بۆ ئەم یاریە کە یاری مشتە زەڕەی پێوترێت کۆمەڵێت تیپ لە سەرجەم ناوچەکانی گەرمیان و هەندێک ناوچەی سەر بە پارێزگای دیالەیش لەم خولە بەشداریان کردووە. تیپەکان ئەم ساڵەوەی تێبینیم کردووە زیاتر گەنجان بەشداریان کردووە کە لە کۆندا زیاتر پیاوە بە تەمەنەکان بۆ ئێستاش دەچمە لای ئەم هاوڵاتیان پێم وا بێن ناوبژیوانی یاریەکەیشە ئەگەر هاوکارم دانا کاک سەلام کاتت باش ئەگەر پێمان بڵێ ئەم خولە لە چەندی پێک هاتووە و ئامانجی ئەم خولە چییە بۆ شەوانی ڕەمەزان؟ ئامانجی ئەم خولە لە ڕەمەزاندا بۆیە شەوەکە بەسەر بەرین بە خۆشی و بەشادی بە یاری مشتە زەڕا. ئەم یاریە یاریەکی کەلتوریە لە ناوچەکە کۆمەڵێت تیب لە سنووری گەرمیاندا بەشداریان کردووە و ئەم شەو یەکەم یاری خولەکەیە بە یاریەکە شێوازی وایە لە 12 یاریزان یاخود زیاتر 12 یاریزان بەشداری ئەکا واتە 25 دەست 24 دەست سێ ناوبژوان یارەکە بەڕێوە دەبین بە کۆکردنەوەی 16 خاڵ تیپەکە ئەتوانێت بێتە براوەی یاریەکە. خۆش زۆر سپاس سارەمەوێ ئاماژە بۆشکەم دیارە ئەم گەنجانە ئەمان لە شارەدەی جەبارەوە هاتوون کە سەر بە قەزای خانەقینە زیاتر ئەم تیپە کە ئەمەوێ ئاماژەی پێ بکەم لە نەتەوەی کورد و عەرەب و تورکمان پێک هاتوون چونکە شارۆچکەکەیان دانیشتوانەکەی هەرسێنەتەوەکەی تێدایە سەباب بچمەلایەم هاوڵاتیە پرسیاری لێ بکەم مساء الخير كيف شاركت في هذه المباراة وجئت الكفري ليش قررتوا تجون وتشاركون في هذا اللعبة يعني هذه المباراة؟ السلام عليكم ورمضان كريم عين عليكم وعلى العراقيين كافة. طبعا الأجواء رمضانية حلوة بهاي المنطقة. احنا جينا من جبارة الفريق مالتنا بينا عرب بينا كراد بينا تركمان الحمد لله والشكر موجود الأمان هنا وموجود الراحة النفسية فجينا من جبارة نلعب هنا فرق اثنين ويا جبارة ويا كفري والحمد لله والشكر مرتاحين واجواء رمضانيه حلوه ونتمنى من الله يعم السلام على الشعب العراقي كافه وعلى الامه الاسلاميه عامه. شكرا ان شاء الله بتوفيق. سارة وەکو ئاماژەم پێکرد زیاتر گەنجان ئەم لەم یاریەیان بینم و بەشداریان کردو بە ئەم هاوڵاتیەش وەرگرم ئەگەر هاوکارەکەم کامیرەمان دانا ئەگای لێ ئێمەش بێ کاکام کاتت باش پێم بڵێ بۆچی هاتووی بۆیرە ئەم یاریە تا چەند تام و چێژی هەیە و لە دەوری کۆ ئەبنەوە بە تایبەتی لە ڕەمەزاناندا؟ وەڵڵا ئەمە یاریێکی کوردەواری ئەم حێفزی پێشنی ئەمە شەوان بۆ خۆمانتێن لێرە سێرەکەین یاریێکی خۆشە فەریقێمەش بەشداری کردا ئینشەڵا بەیانی دوبانی ئەمەش یاریمانێ و شەوانەی تر تێن بۆیرە بۆ کاتی ئێوەش لە ئەم یاریانە بەشداریتان کردووە وەکو تیپێک ئەگەر پێم بڵێ ئێوە کە بەشداریتان کردووە ئەمە لە ڕەمەزاناندا ڕەمەزانانی پێشوش ئەم یاری هەروە بەم شێوازە ئێستا گرنگی پێ بۆ خەڵ لە دەوری کۆبووەتەوە چی تام و چێژێکی لایەوەیان باو باپیرانتان لە کۆندا زیاتر گرنگیان پێداوە؟ وڵی تاموچێژی زۆر زیاترە ئێستا سێرەکەی ڕەمەزان لە دوای ڕەمەزان خەڵکی زۆر زیاترەتە ئەتێن بینەرەوە نیسا ئەو ئێستا لە پارەگە باشترە سی جمهور زیاترە خەڵک زیاترە زۆر تیان سێرەکەن یعنی زۆر مرتاحین پێ ئێمە. دەستخۆش بە هیوای سەرکەوتن بۆ تیپەکەشتان. سارا ئەمەوێ ئاماژە بۆ ئەو بکەم جارێکی دیکە هاوکارم ئەو دیمەرانە پیشامدا ئەمە ئێستا ئەو گەنجە کە ئینگسیلەیەک لە نێو دەستایەتی شاردوێتەوە و تیپی بەرامبەر شوێنە ئینگسیلەکە بدۆزنەوە ئەگە دیقەت بدەیت زیاتر گەنجان ئەم شەو لەم یاریە ئەبینم لە کۆندا زیاتر یاریەکە لە ناو خەڵکی بەتەمەن پیاوە بەتەمەنەکاندا باو بوو و زیاتر لە گوندەکانیشدا ئەم یاریە دەکرا و هاوشێوەی یاری کڵاوێن و یاری سینە و زەرف و ئەو یاریە کوردەوارەکانی دیکە بەڵام ئێستا یاریەکان هاتۆتە ناو شار و شارۆچکەکانەوە و تەنانەت خولیشی بۆ کرێتەوە لەسەر ئاستی هەموو شارۆچکەکان وەکو ئەم خولی کە لە شارۆچکەی کفری هەیە لە زۆربەی ناوچەکانی گەرمیان و هەندێک شارۆچکەی سنووری پارێزگای دیالەشەوە بەشداریان کردووە. مەڵە سارا دەگەڕێمەوە بەلایەوە. هەرێمجاف لە کەلار لەگەڵ مامۆ سوپاس. جارێکی ترەگەڕێمەوە لای مامۆستا یاسین خۆشناو. مامۆستا پرسیاری ئەوە بکەم هەندێک جار لە ناو ماڵ کەلوپەلێک هەیە زیادەیە یان بەکارنایە یان جلوبەرگەیان هەر شتێک کە کەسەکە پێویستی پێی نییە. ئایا ئەگەر بیدات بە کەسێکی دیکە بە چاکە بۆی هەژمارەکرێت یان خێرە؟ بێگومان بە چاکە بۆی هەژمارەکرێ
گومان لەوە دانیە کاتێک شتێک لە خۆمەوە زیادە بیدەم بە کەسێک کە پێویستی پێێتی من لە ماڵ کۆمەڵە ئەشیایەکم هەیە فڕێم داوە لە مەخزن یان لە سەربان یان لە شوێنێک بۆ هەڵنەستم ئەم کۆمەڵە ئەشیایە خڕ بکەمەوە بەڕێزەوە ببم بۆ ماڵێک کە پێویستیان پێیانە پرۆژەی وا زۆر کراوە لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە زۆر شوێنی کوردستان دەستی و مامۆستا ئاینێ بەڕێزانە خۆش بێ کاتێک کە لە وتارەکان باسییان کردووە دەستی ئەو کۆمەڵە گەنجە خۆبەخشە جوانانە خۆش بێ کاتێک ئەڵێن ئەشیا و کەلوپەلی زیادەی ماڵەکان بهێنن ئەوە لە بن خێوەتگایەک دامان ناوە ئەدەین بە کۆمەڵە کەسانێکی فەقیر یان ڕوئەکەمە خوشکانی بەڕێز کۆمەڵی قاپ و قاچاغت داناوە لە ماڵەوە ئیشت پێی نییە کەوەنتەرێکە یان سەلاجەیەکە یان کۆمەڵە شتێکە ینی قەیچێکە ئەگەر بیبەخشی بە کەسێک یان کۆمەڵێک جلو بەرگا تۆ دائیمەن بە دوای ستایل و مۆدێلی نوێی بۆ ناچی بدە ئەم شتانەش خڕ بکەیتەوە بەڕێزەوە بدەی بە کەسی بەرامبرت ئەمە زۆرێکە لە جوانترین هاوکاری کە خوای پەروەردیگار زۆری پێخۆشە پێغەمبەرجان صلی الله علیه و سلم زۆری پێخۆشە و ئەمە صیفەتی هاوڵانی پێغەمبەری خوا بۆ بەڕاستی و صیفەتی باو باپیرانی ئێمەش بووە بۆیە داوا ئەکەم لە هەر لایەنێک لە هەر کەسێک کە هەر شتێکی کەلوپەلێک زیادە هەیە بە زووترین کات بیبەخشێتە بەرامبەری کەسێکیش باشە پرسیارێک سەبارەت بە منداڵانی بێ دایک و باوکیان بێ سەرپەرشتیان ئەو ئافرەتانەی کە هاوسەریان نەماوەیان ببێەوە ژن ئەوترێ لە کۆمەڵگەی ئێمە تەمەنێکی هەیە کارێکی نییە داهاتی نییە چەند گرنگە هاوکاری ئەمانە بکرێت ئەمەیەکێکە لە گرنگترین کارەکانی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژجێنی ئەدا بە ئینسانانی بە مرۆڤانی ئیماندار ئەفەرمێ ئەنا وەکافل اليتیم کەهاتەینی فی الجەنە من و ئەو کەسەی کە سەرپەرشتی منداڵانی بێباوکەکە واتە پاڵپشتی بێوەژنێک ئەکا کە پیاوەکەی نەماوە وەکو ئەم دوو پەنجەوین یعنی جیرانین لە بەهەشدا بەڕاستی مەقامی پێغەمبەران زۆر بەرزە لە بەهەشدا مەقامی پێغەمبەران تەبعاً بەهەشت هەمووی خۆشە بەڵام مەقامی ئەوان زۆر تایبەتە چەند مژجێنێکی خۆشە بۆ کەسێک کە دەست وە سەرسەری منداڵانی یەتیمدا بهێنێ و قسەیەک هەیە والله ئەعلەم کە زۆر جار باو پیرانی ئێمە ئەیان جێڕایەوە ئەڵێ منداڵێکی یەتیم ڕۆژێک لە ڕۆژان لە کۆڵان ئەبێ یەکێک لە دەوڵەمەندەکان کە قەت یارمەتی ئەم منداڵی نەداوە بگرە لەوانەی خۆی لێ تۆڕە کردبێ شکان بێتەوە لە بەرەوەی باوکی نەماوە ئەڵێ دەستی پیسە بێ دەستەکانی پیسن بە پیسایی ئەبێ بەسەر سەری ئەو منداڵی داهێنا منداڵەکە ئەوەندە دڵی خۆش بوو ئەوەندە هەستی بە دڵخۆشی کرد کە ئەو دەوڵەمەندە دەستی وەسەری داهێناوە ئەڵێ خوای پەروەردیگار لەبەر خاتری ئەوە لەی خۆش بوو لەبەر خاتی گومانی ئەم منداڵە جا مژجێنی بێ بۆ هەموو ئیماندارێک مژجێنی بێ بۆ هەموو برایەکمان بۆ هەموو دەوڵەمەندێک بۆ هەموو کەسانێک خوشکان پیاوان ئافرەتان هەموو چین و توێژێک تکایە ئاگاتان لە منداڵی یەتیم بێت چونکە پێغەمبەری خوا وەسیەتی کردووە منداڵانی یەتیم ئەمڕۆ بێنازن ئەمڕۆ حەزیان لە شتی خۆشە لە دنیایەکی خۆشە ئەوان بەڕاستی باوک کاتێک نەمێنێ پیاو ئەگەر چەندی بەتەمەن بێ باوکی لە دەست بدا وا ئەزانێ منداڵە ئەوەندە بۆی ئەگریە ئەوەندە لە یادێتی ئەی ئەگەر منداڵێکی پەپولە ئاسایی جوان لەو کۆمەلگای خۆماندا کەواتە زۆر ئەتوانین بڵین بە فەرد العین واجبە چۆن نوێژ ئەکەین و ڕۆژی و ئەگرین ئاواش ئاگامان لە منداڵیەتیم بێت مامۆستا یاسین خۆشناو پێشنوێژ و جارخوێن لە مزگەوتی شەهید خدر سوارە سوپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ جەنابیشتان دەستان خۆش بێ هەموو کارمەندانی کەناڵی 24 نمونەتان زیاد بێ داهاتوتان گەشت بێ ئینشاءڵڵا زۆر سپاس مامۆستا دەستخۆش دەچینە بابەتێکی تەندروستی و دواتریش تەوەری تەندروستیمانە بێت بەشێک لە وڵاتیان لە کاتی بەربانگ و پارشێ و خواردنی چەور و قورسە خۆن وەکو گۆشت و سەر و پێ پامنێری کوردستان 24 لە قامشلو دەبێتە میوانی خانەوادەیەک و باس لە چۆنێتی ئامادەکاری ئەو خواردانە دەکەن Di rojeke Remezanê de em bûne mêvanê vê malbatê. Diya İsmaîl ya temen 47 salî dê xwarineke navdar dê herêmê de bipêje. Rojên çêkirina hor û roviyan serî û piyên paz di salê de binîşanin. Piştî kedeke mezin bo paqijkirina wan niha Diya İsmaîl dê dest bi dagirtina van hor û roviyan bike.
خودی از رویا سروپیا رویا چیکمش بو خاطری روزیش بر همه جاره افتش نای چیکرن دوری هفت کبی حتی یک جار که چیت که فروزی اهله کی لف دود گنه هفت خوارناک کفنه پاکجی گلک جردوی تعب جردوی پاکجی گلک جردوی التعب جردوی فهمه کس نکاری زوزو چیکی کۆمبوونا مالباتێ یەک ji diyardeyên herî balkêş û xweş e di meha Remezanê de. Diya İsmaîl dixwast gomêvanên xwe yên gojê Ewropayê hatine bi vê xwarinê pêşwazî bike û dibêje ya herî xweş ew e gomalbat û dost li ser vê xwarinê dicivin. Keça malê şêrîn û hevjînê xwe dibêjin gowan serdana xwe bo rojava xistin vê mehê de da got diyardeyên wê yî xweş bijîn. هەری خانەیە خۆش جەمات کولتورامەدا خانەیە هەری باڵکێش و بتام ئەو ناکێت بێ هەوێدا تێ خوارن و ئەو ناکێ و خانەکە گەلکی خۆشە ئەم گەلکی حەجەتکن و بهترین عالەمێ حەجەتکن ئەف خوارنامی مفضل ئەس گەلکی حەجەتکن مزجا خەرگۆتش مرچێکش بەرگۆت از گل که حجت کم و ما هم روزی خواستن وقتی مرا روزی مرا بله مرا درد تشتی خوش مرا خوازه همه تشتی خوش بخل به Xwarina serî û pê, hûr û roviyan yek ji navdartirîn xwarinên Rojavayê Kurdistanê ne. Salane bi tenê çend caran tê çêkirin, bi taybet ji hêla jinên temen mezin ve. Bo wê dema gomalbatek vê xwarinê çê dike, tevaya kes û karên wê li ser dicivin. Lava Esad, Kurdistan 24 Qamişlo. لە تەوەری تەندروستی پاشی بۆ ئەمشەو باس لە نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێین ئەو گرفتانەی کە تووشە بین لە کاتی بەڕۆژوبوون چۆن چارەسەر دەکرێت و چۆن بتوانین خۆمان لە نەخۆشیەکان بپارێزین. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دکتۆرە ژین ئیسماعیل دکتۆرا لە نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ و نەشتەرگەری سەر و مل ئامادەیە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆرم کاتت باش زۆر بەخێر بێت. کاتێ هەموو باش و زۆر سپاسان دەکەم. زۆر سپاس بۆ میوانداریش. با یەکەم جار بپرسم چ پەیوەندیەک لە نێوان قورگ و لوت و گوێ هەیە لە هەموو شوێنێکی ژەمە نووسرا قورگ و لوت و گوێ. بۆچی پێکەوەیە؟ سەرەتا دەمەوێ بەڕاستی ینی ئەو هەڵە بقۆسمەوە پیرۆزبایی زەژنێ ینی مانگی ڕەمەزان لە ئێوە خۆشەویست و کوردستانیان و هەموو مسلمانان زیان بکەم ئینشاڵڵا مانگێکی پڕ بەرەکەت و خۆشی و تەندروست دەبی. زۆر سپاس. خۆی بەڕاستی قورگ و گوێ و لوت هەر هەرسێکی بەیەکەوە لەبەرەوەی لە ناحێک توێکاریەکەی زۆر نێزیکن یەکتری. جا بۆیە زۆر جار مثلا نەخۆشی لە شوێنێک ڕوو دە ڕەنگە بۆ ئەم شوێنانێتیش بگوازرێتەوە. یعنی مەرج نییە مەسەڵەن لە هەرسێک بەیەکەوە هەو کوردین تیا ڕوودا بەلاکس. بەس دەبەرەوە یەکو ناحێ توێکاریەکەی زۆر جاران وایە دەبینە خۆش بۆ شتێک دێت و ئەس دەکات لە هەر شوێنەکەی مشکلی هەیە کەچی دەردەکەوێت لێک شوێن هەیتی و بینە سەر لەم مانگە بە تایبەت ئێستا ئاساییەکە و کەسانێک گرفتی یان نەخۆشی قورگ و لوتی گوێیان هەیە بچنە لای پزیشک چارەسەریان بۆ ئەکرێت یان زیاترە و نەخۆشیانە چین کە دێنە لایەوە. خۆی بێگومان نەخۆشیەکانی قورگ و گوێ وەکو هەر نەخۆشەکانی تری مەسەرەن جەستەی تر. ینی مرۆڤ کە تووشی نەخۆشی دەبی هەرو هەمان شتە هەمان فەستە زێ هەمان پافسیۆلۆژیاوە هەمان نەخۆشی کارێکانەکە بەسەریدادێ. بۆیە زۆر ئاساییە کە سەردانی پزیشک بکات چونکە نەخۆشیەکانی قورگ و گوێ بە دەرنین لە لەشی مرۆڤ کە تا بڵێن وڵا ئەمە شوێنێکی تایبەتمەندە نابی بچی سەردانی دکتۆر بکە بالعکس زۆر جار وا هەیە کە ئەمانە ئەم شوێنانە زۆر ناسک و زۆر حساسن کەوا دەکە پێویست دەکە کە سەردانی پزیشکی تایبەتمەند بکەیت بۆی. باشە. باوترین نەخۆشیەکان لای ئێمە چین؟ یان زۆرترین نەخۆشی ئەوەی کە دێتە لای ئێوە بۆ نمونە جۆری نەخۆشیەکە باوترینیان بەڕاستی هەوکردنی لەو زەتێنەکانە کە ئەمە لە هەمناڵ و لە گەوران ڕوو دەدات کەمەش هۆکارەکەی زۆر هۆکار هەن کە دەبێتە هۆی ئەوەی ئەم شوێنە ئەستیارە دەستە هۆکارەکان بکەین وڵی دەچینە شوێن شتێش باز دەکەین چکە ئەوە یەکێکە لە بڵین یەک لە ئەو نەخۆشیانەی کە زۆر باوە ئەو نەخۆش سەردانمان دەکە و هەروها نەخۆشیەکانی مەسەلەن بڵێن گوێ التیابکردنی مەسەلەن جێ ئەوە جێی نەرەوە بێ ناوەڕاست بیناوە بێ و هەمان شتیش هەوکردنی لوت یاخود نەخۆشیەکانی ناخۆشی لوت. باشە هەوکردن پەیوەندی بە چیەوە هەیە؟
زۆر هۆکار هەیە مەسەڵەن دەبێت ئەمە دەبی بیە هەر نەخۆشێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ نمونە مەسەڵەن لە لەوزەتێنەکان زیاتر کە تووشی مرۆڤ دەبن لە ڕێگای ڤایرۆسەوە دەبی ئەو ڤایرۆسە گواستراوانی کە لە کەش و هەوا هەیە یاخود نەخۆشێکەوە بۆ نەخۆشیشتر دەگوازرێتەوە ئەمە باوترینیانە کە دەبێتەوە کە بێزگەلەوەی جگەرە کێشان هۆکارێکە مەسەڵەن کە دەبێتە هۆی هەندە جار هەر خۆی بۆ نمونە مەسەڵەن ئەو کەسە خۆی لاواز و سستە و جیهازی مەناعی پێ دەڵێن ینی لەش بەرگری لەش کەمە ینی ئەو بەرگری لەشی وەکو مرۆڤێکی ئاسایی نێفە زوو تووشی ئەو هەڵامەت و هەڵکردانە دەبێت باشە هەنێ جار ئەڵێنەوە سەرمای بووە پەیوەندی بە سەرماوە هەیە یان ئەو خۆی ئەم شتەیە بەڕاستی سەرما بوون کە ناحی زانستەکەی باس بکەین هیچ پەیوەندێکی نییە بە هەوکردن و شتیوانە چکە خۆی لە سەرما بوون ڕاستە جیهازی مەناعی تۆزێک بەتیئتر دەبی یعنی تۆزێک کستر دەبی ئەو بەرگری لەش تۆزێک کستر دەبی بۆیە وای لێ دێ ئیلا ئەگەر وابێ دەبی خەڵکی ئەوروپا و ئەمریکا هەموو نەخۆش باش ئەگەر وایە بێت کەسەکان خۆیان لە سەرما بپارێزن خۆی بێگومان دەبیستە خۆ لە سەرما بوو بپارێز یانی ئەوە شتێکی ئەوەیە ئیسمی ئینسان بەرگەی دەرەجەیەکی حرارە دەکانی لێگەریمێک دەکات کە تایبەتە بە جسمەکەی خۆی لەوە نزمتر لەوە بەرزتر حتمما تەسیری دەکات بێگومان دەبی خۆی بپارێزی یانیەوە ئەی باشە زۆر جارە وترێت بۆ نمونە گۆڕانی وەرز و کەش و هەوا بەتایبەت ئێستا ئەم جەوە هەندێک جار ساردە هەندێک جار گەرمەیان زیاتر لە ئەم جۆرە نەخۆشیانە زیاترە بن لەناو خەڵک ڕاستە خۆی مەسەلەکە با بگەڕێنەوە سەرەوە دەبینین یەکێک لە ماڵەوە لە ژوورێ لە ژوورێکی گەرم زۆر گەرم یەکسەر دێتە شوێنێکی زۆر زۆر سارد و بالعکسیش لە شوێنێکی زۆر سارد دەستە شوێنێکی گەرم ئەمە خۆی گۆڕانکاری جەستەی فسیۆلۆژی لەسەر جسم ئینسان تحملی ئەو گۆڕانکاری یەکسەرە ناکە ینی بەتەنیار ئەوە نییە بڵێن وڵا هۆکارەکەی بەکتریا بیان ڤایرۆس بیان ئەوە بیان خۆ بەس ئەمە بە شێوەیەکی زانستی گوایە خۆی ئەگە زۆر ورد ببینەوە شتی ورتری تێدا لەوان ڕەنگە بینەران نەتوانن ئەوەی هەزم بکەن زۆر ینی تۆزێک باشە لە بەرەوەی ڕەمەزان و ئاویش زۆرە خوڕێتەوە کاتی بەربانگ و پارشێویش هەنێ کەس ئاوی سارد دەخواتەوە ئاوی سارد چ کاریگەریەکی لەسەر قوڕگ و لوت و گوێ هەیە خۆی ئاوی سارد نەک بەس قوڕگ و گوێ ینی بەڕاستی هەر ئاوی سارد سەحی نییە چکە خۆی ئەگەر بێت و لە ناحێتی و کاریکەیەوە باسی قوڕگ و بە تایبەتی قوڕگ و بەشی سوورێنس گووانە بکەین ناو پوشێکی زۆر هەستیارە هەمووی بریتە لە ملولەی خوێن و خوێنبەر و خوێنهێنەر و ناو پوشێکی ناسک فکاتی بەرکەتنی ئاوی سارد ئەوانە هەموو دەیان بەستی وەکو بەستووی لێ دێت کە بەستووی ئەو خوێنبەر و خوێنهێنانی ناوی کە هەم گەرمی و هەم ئەو چاڵاکی خواردن خۆراکە دێنین ناوی مەسەلەن ناو ئەوانیش سز دەبن لاواز دەبن بۆیە دەبتە هۆکاری ئەوەی کە زیاتر تەنەکان یان ڤایرۆسەکان یان بەکتریاکان پێیان بوێرن و بتەوەی هەڵکردن ئەی باشە هەیەڵێ بە ئاوی گەرم تینوێتیم ناشکێ بە هەر ئاوی سارد بۆچی وە ئەو هەستە بۆ دروستە ئەو هەستەیە بەخۆی لۆی دروست بووە ینی هەستێکی وایە لە هەر بەخۆی ینی وەکو بڵێن ڕاهاتن نیە لەسەر سایکۆلۆژیەن بووی دروست بووە بزەب ڕاهاتنە زۆر کەسێ لە حتا لەگەڵ لە وەرزە سەرما مەسەن لە زستان ئاوی سارد نەخۆم ناتوانم بەس شتەکەی ڕاهاتنە ینی وەکو لێ ڕاهاتی بێ وئیلا لە ناحیە زانستەکەی باشترین شتەوەیە کە ئاوی شڵتێن سارد نەبێ باشە بینە سەر هەوکردنەکان هەر ئەگەر کەسێک بیاوێ خۆی بپارێزێت ئەبێت چی بکایان ڕێکارێک هەیە بۆی ئەنجامی بایان بەکاری بێنێ بۆی کە تووشی هەوکردنەکان نەبێت بڵێ بێگومان سەرەتای هەوکردنەکان بەشتی زۆر سادە دەست پێ دەکات لەوانەیە زۆربەی جارەکان مەسەلەن چی بڵێن هەوکردنی لەوزەتێن بێ ئاڵوەکان بێ یان هەوکردنی گوێ بێ هەوکردنی گوێنە ناوەوە بێ هەوکردنی لووت بێ سەرەتا لە شتێکی بەسیط دەست پێ دەکات لە هەڵامەتێکی بەسیطەوە دەست پێ دەکات بەڵام خۆی نەخۆشەکە چارەسەری وەک پێویست وایە و پزیشکیانە وەرناگری لەوانەیە سەردانیەکێک بکات یان لەوانەیە گوێ لە یەکێک ببێت هاوڕێیەکی یان ئەو ینی لە خۆیەوە دەرمان وەرگێت سێتە سەیدەلیان ئەو دەرمانخانەکان هەندێک دەرمان هەیە وەری دەگرێ و پێی چاک نابێت کە پێی چاک نەبتەوە خۆی مەرحەلەکی گواستراوە هەیە ئینتیقالی پێ دەڵێن ئەمە سێ ڕۆژی یەکەم 72 ساعتی یەکەم عادەتەن ڤایرۆسیە پاشەوە کە گۆڕا چارەسەرەکانی وەکو پێویست نەبوو دەبتە بەکتریا کە بۆ بەکتریا ئەو کاتە ئەگەر چارەسەری پێویستی وەرنەگرت بێت حتمەن شتەکە ئاڵۆستر دەبێ تای لەگەڵە بێ ئازاری زۆری لەگەڵ دەبێ ناڕەحەتی لەگەڵ دەبێ یعنی ئەوانەش هەموو هۆکارن کە دەبێ نەخۆش بە شێوەیەکی زانستیانە تەعامل لە کاتی نەخۆشی لەگەڵ حاڵەتەکەی خۆی بکە ینی
باشترین شت ئەوەیە کە سەردانی تۆری پسپۆری خۆی بکە ئەوزال هەر بوارێکەوە بینێک بەزە بواری قورگ و جوێلوت باشە چارەسەری لەو زەتێن ئێستا دواترینیان چییە کە کەسێک بۆی بێوە چارەسەری هەتاهتایی بۆ ئەو گرفتە وەربڵێ وەک دەزانن ینی بەخۆی لەو زەتێن زیاتر لە مناڵان زۆرترە لەوەی کە لە گەوران لەبەر خۆی تەمەنێکی هەیە ئەوەش بەشێکە لە نظامی بەرگری لەش یان نظامی مەناعە هەتا ئەو تەمەنی تاوا دەکە لەو زەتێن هەبوونی هەیە پاشان بەرگری لەش دابش دەبێت لەسەر شوێنەکانی تریانی فەلۆیە لە منداڵان زۆر زۆرەوە ینی لە گەوران هەیە بەس بەو ڕێژەیە کە لە مناڵدا هەیە مەسەل هەتا ئێستاشی لەگەڵ بێ چارەسەرکردنی درێژخایەن چکە بەخۆی بەڕاستی ئێمە ڕێنمای تایبەتمەندمان هەیە کە ڕێنمای دەوڵەتی نیە و دەوڵەتی ینی لەسەرەوانە ئەڕۆین کەی پێویستە مەسەلەن لەو زەتێن چارەسەری وەرگیرێت چارەسەرەکان چۆنە ئایا بە دەرمانە بە نەشتەرگەریە یان بە ڕێگاکانی ترە باشە بینە سەر هاوکردنی گیرفانەکانی لوت یان جیو بەوەی کە لە ناو خەڵک باوە ئەم نەخۆشیە چەندە هەیە و هۆکارەکانی چییە؟ بەڵێ خۆی هاوکردنی گیرفانە هەوایەکانی لوت یاخود جیوبەکان ئەمانە یەک لە نەخۆشە باوەکانی کە زۆر نەخۆشەکان سەردانمان دەکەن بۆ هۆکارە منە هۆیە پێش ئەوی بچمەنە ئەو بابەتە حەز دەکەم بینەران ئاشنا بن ئەو گیرفانە هەواییانە چەندن و چۆنن خۆی عادەتەن ژمارەیان 4 زۆتە ینی دوانیان کە لە ناوچەی شەوێڵاگەوەیە دوانیشیان لە دوی پشتەوەیە ژمارەیەکیان لەسەرەوەی لوتە ژمارەیەکیان لەسەرەوە نیچەوانە بۆیە هاوکردنی هەریەکان نیشانێکی تایبەتمەندی خۆی هەیە ماکی تایبەتمەندی خۆی هەیە یعنی ئەوە نییە بڵێن یەکەچیان ئەگەر ئیلتیابی کە نەفسی یان هەمان ماک و نیشانەکان هەیە بیکە ئەوانتر بۆیە دەکرێتیش لە ڕووی مەسەلەن هاوکردنەوە کۆ بکرێتە مەسەلەن زۆری توند و درێژخایانیش باشە چارەسەر بۆ ئەوانە چییە و با بڵین هۆکاری توشبوون بە هاوکردنی چییە؟ هاوکردنی گیرفانە هەواییەکان ئەوانە هۆکاری زۆر زۆر ڤایرۆسەکانن بەکتریایەکانن کەڕەوەکانن جگارەکێشانە شوێنی هەوای پیس و یانەوە هەستیاری لوتە ینی ئەوانە هەموو هۆکارن و لەگەڵ هەمان کاتیشدا هەروها بەرگری لەشیش هەتا چەند مرۆڤەکە چکە ئەو مرۆڤانی کە بەرگری لەشیان هەم کەمە هەمان هۆکارن کە دەبێتەوەی تووشی هەوکردنی گیرفانە هەواییەکان بن یاخۆ جیوبەکان باشە پرسیارێ بکەم سەبارەت بە خوران خورانی و هەندێک جار گوێ و قوڕت بەیەکەوە ئەوە هۆکارەکەی بۆ چیە گەڕبیان لەوانەیە هەندێک جار کۆکەشی لەگەڵ بێ خۆی وەکو لە سەرەتای بەرنامەکە باسم کرد ئەم شوێنانە زۆر لێکترین لە ناحیەی توێکاری یعنی ئەناتۆمی زۆر لێک نزیکن گوێ بە تەواوی ڕەبتی هەیە لەگەڵ بەشی دواوەی لوت و دەم لێ لە کاتی هەوکردنە هەمان دەمارەشانە کە بە ئینگلیزی پێ نێرف تەغزیەی دەکا بۆیە لە کاتی هەوکردنی مەسەلەن لەوزەکان یاخود ئاڵوەکان زۆر نەخۆشەیە دەڵێت دکتۆر گوێم ئازاری هەیە یان بالعکس کە گوێ مەسەلە ناوەڕاست یان دەرەوە هەوکردنی لە پێدا بیان تووشی مەسەلەن التیاباتێک دەبیانەبی دەڵێت دکتۆر حەز دەکەم گەروشم لەگەڵیتی ناحەیەکە بەخۆی توێکاریە دەبێت هەم شوێنێزیی هەم توێکاری هەم شتێکی پێدوتێ قەناتی ئۆستاکی کە ئەمە ڕەبتە لەگەڵ یەکتری کە بۆ ناحی هەوا و گۆڕچێ ئەو لە بینی گوێ ناوە و بەشی دواوەی باشە هۆکارەکە چییە؟ هۆکاری ئەو خورانە بۆ هەوکردنە گەڕێتەوە چارەسەریەکەی چییە؟ تەمان ئەمەش یەکێک لە چارەسەرەکانی هەر بە دەرمان ئەکرێت ئێمە دەرمانی تایبەتمەندمان هەیە بۆ ئەم شوێنە بەس خۆی دوو جۆرە دەرمانمان هەیە دەرمانێکمان هەیە لە بۆوانەی کە لە هین لە بۆ ناو گەرو بەکاردێنین دەرمانیش ترشمان هەیە کە ئەوانی بەڵێن وەکو تۆپیکەڵی پێدەنی ینی وەکو کرێم و مەرهام و شوانێکە بۆ ناو گوێ بەکاردێنین کاتی خورانە باشە بینە سەر لە کاتی بەڕۆژوبوون چ کاریگەریەکیان چ گۆڕانکاریەک لەم ئەندامانە ڕۆئەت خۆی وەکو بەشەکانی تری لەش قورگ و جێ و لوتیش بێبەر نییە لە ئەوەی بەڵام بەڕاستی بەڕادێکی کەمتر قورگ و جێولوت وەکو ئەوە نییە بڵێ نەخۆشیەکانی دڵ و یان درێژخایانەکان وەکو نەخۆشی شەکرا یان نەخۆشی ئەو نەخۆشیانی کە زۆر تند و زۆر قورسن کە پێویست دەکە بەڵام نەخۆش لە کاتی هەبوونی مەسەلەن بڵێن هەوکردنیەکی توندی ئاڵوەکانیان لەو زەتێنەکان کە پێویست بکە دەرمان وەربگری یان لە کاتی هەوکردنی ناوپۆشی لوت یان گیرفانە هەواییەکان یان حتا گوێی ناوەوە یان سەرسوڕانێکی تند کە تای لەگەڵ بێ ئەو نەخۆشیانێکە باز دەکەن بەگشتی تای لەگەڵ بێ ناڕەحەتی بکات و هەروەها
مثلەن ئێمە دایمەن ئەو نەخۆشانەی کە بڵێن زۆر دەناڵێنن بەدەستیەوە کە پێویستیان بەوەی چارەسەر وەرگن بێگومان دەبی چارەسەرەکان بە شێوە و بە کاتی تایبەتمەندی خۆی وەرگیرێت بۆیە بوانە باشترە کە بە ڕۆژەکان نەگرن ینی سوکە ئێمە بەڕاستی ئەو ڕێنمای ئەویان دەکەین کە ڕۆژەکانیان نەگرن تەزیریکەم بۆ ڕۆژیانی تر کە بە سەحەتتر دەبن. باشە چارەسەری سروشتی هیچ چارەسەرێکەیە لە ڕووی زانستی و پزیشکیەوە بدرێ بە نەخۆش بۆ نەپێویست بە دەرمان نەکات خۆی هەندێک نەخۆشی هەیە چارەسەری سروشتی هەیە و باویشە مەسەلا وەکوچی مەسەلەن بڵێن زۆر جاران ئەمە هەوکردنی بەشی دواوەی قوڕک کە دەبێتە دەنگ نووسان و دەبێت ئەوەی کە تۆزێک ئازاری هەبی و سوکە تایشی لەگەڵبی ئەو کاتە پێ ئەڵێن دەتوانانی تۆ تەبخیر بکەیت تەبخیر چێواتە ئاوێک دەکوڵێنی جا زۆر دەرمان هەیە بەڕاستی هەندێک بڵێن بەیبوونی پێ دەڵێن دەتوانانی نایبیتانیان فیکس وەکو شتێکی ئەمە ئەو پێدەن هۆم ڕێمێدیز ینی لە ماڵەوە بە خۆت بیکەی بیکوڵێنی خاولیەک دابنێن لەسەر و هەڵی مژی ئەوە چارەسەرێکی زۆر باشە و زۆریش فەعالە خواردن بەنسبەت خواردنەکان تەمان خواردنی تونند و تیش یانی ئەوانی کە بڵێن تیژیان توندە لەبەرەوەی هۆکاری تون تویژەکەی ڕاستە خۆنیە وإنما تأثير لسمعيدة هي دبيتوي كتأثير معيدة ككاتك معيدة زور زارن سكو كاركي معيدة لبرو ترشلوشي معيدة يعني خو أو هواية ترشينا معيدة كذا قريته بشو كهستي بيناكين بوماويش دريش خاين هم دبيته هو كوي بيوروجيني وكو باسم كنابوشي أمشوين أنا زور هستيارو ناسكم. باشا دكتور لقال بردوام بين. ئەچینە سۆران بەشێک لە هاوڵاتیانی سۆران دوایەوەی بەربانگەکەن بۆ بەسەربردنی کاتەکانی خۆیان ئەچنە دەرەوە لە دەرەوەش ئیتر لە مانگی ڕەمەزان شەربەت زۆر ئەخورێتەوە چا بە هەمان شێوە دەچینە لای هاوکارمان تەیفور محەممەد زانیاری زیاترمان دەدات. بەڵێ ئێستا ئێمە بۆ ئەم شەو لە ناوەڕاستی شارین لە شاری سۆران لێرە چەند کاسبکارێک هەم خۆشاو هەم لەلایەک چا دەدەنە کڕیارەکانیان لێرە خەڵکێکی زۆر ئەوانەی کە لە ڕۆژدا بە ڕۆژوو بوونە ماندوو بوونە هاتوون لێرە دابنیش و ماندووبوونی خۆیان حەسێنەوە دیمەنەکان لێرە سەرنج ڕاکێشن ئەو پڕژێنە دەستکردا وای کردووە کە دیمەنێکی جوان و سەرنج ڕاکێش ببەخشێت بە سنتەری شار وە بۆ ئەو کەسانەشی کە لێرە دانیشتون بۆ خواردنەوەی چایە بێگومان چێژی خۆی هەیە و دەتوانن بە دیار دیمەنەکانەوە ماندووبوونی ڕۆژ لەبیر خۆیان ببەنەوە لێرە ئەو گەنجە دیارە خۆشاو دروست دەکات شەربەت دروست دەکات بۆ ئەوی پێشکەشی کڕیارەکانی بکات کاکەجان سڵاو لێبێت سڵاو لە تۆش بەخێر بن سەر چاوان دەبینین کە چەند زۆر خۆشاوت هەیە جۆرەکانی چی زیاتر لێرۆکانە پرتەقال باوە سێویشمان هەیە جێزەرە زەنجەبیلە مۆزە شیر مۆزە مۆز بە نوتێلایە مشەکەلات شێ بەعام عەلوکەیە ئەو بابەتەکان کەش سندیە بەعام باش لێرە هەنجوین دەبینین ئەو هەنجوینە بۆ چییە؟ هەنجوین ئێستا زیاتر باوە زیاتر لەگەر مۆز بەکاردیانە لەگەر گندۆرە زیاتر لە باتی شەکری بەکاردێنین هەرەوەندێ زیاتر نرخەکان چۆنە زۆرە کەمە؟ نرخەکان 1500 باشە زیاتر کریارەکانە داوێتی زۆر خۆشاوێک لێ دەکەن کۆکتێل تێکەڵاویانی کۆکتێل لە چی؟ زیاتر پرتەقالە سندیە لیمۆیە لەگەر سێوی هەمووی پێکەوە بەڵێ هەمووی لەناوی بازاڕت چۆنە؟ لەخوای بە زیادی باشە و باش نییە چەند دەبی ئەو با بڵێن ئەو ئاربانێت داناوە لەوەتەی ڕەمەزانی پیرۆز هاتێت لەو کات بۆچی ئێرە تەڵبژار ڕکان سنتەری شارە زێشی استراتێژیە دیمەنەکانیش جوانە هەربەتەکی نافۆڕە و تەلەڤیزیۆنی ڕێکلام و زێکی زۆر خۆشە ڕووناچکایی و سپاس دەکەیت زۆر سپاس لەم لایە ئارەبانەیەک هەیە کە ئەویش چا پێشکەشی میوانەکانی دەکات دەچینە لای ئەویش کاکەجا سڵاو لێبێت ساوم باشن سپاس دەکەن لە کێوە ئارەبانێت لێرەدانەوە وڵی تقریبا پێش ڕەمەزانەوە بازاڕت چۆنە وڵا لەخوای بەزیاد شکل خۆی باش عیبینە تەنها چایە دەدەیە کریارەکان دیار چا نیسکافە و قاوە و شکلاتە بەشتی گەرم بۆچی ئێرە تەڵبژاردووە خی جەیەکی زۆر خۆشە ینی لەبەر ئەو ئاوی بە تایبەتی خەڵک دێ مرتاعە ئەو خواردنەوەی کە خواردنەوە گەرمەکان دەیدەیە کریارەکانت نرخیان چییە هەمووی 500 وڵایمە بازارت باشە الحەمدولیلا ئارێ وڵا لەخوای بەزیاد مادە خەڵک کە لێرێتێن مرتاعە و ئەوش لەمە بەهەمی هەیە
کریارەکانت زیاتر چێنەوانێ دێنە لات بەخوای ئەنواع شخص دێن یعنی عرب و تورک و کورد و هەموو شخصێک دێتێدا سپاس دەکەێت زۆر سپاس لێرە ژمارێک لەو کەسانە لێرن لە گەنج و لاوان ئەوانەیە کە هاتوون شوێک بدەن لەو شوێنە لەو دیمەنە جوان و سەرنجڕاکێشانەی سنتەری شاری سۆران بە چا خواردنەوە سەرقاڵن مەبەستیانەکە شوێک بدەن هەوڵ دەدەم لەگەڵ چەند کریارێک یەکێ لە کریارەکان قسە بکەم سلااو لێبێت سلااو سەرچاو بەخێراتن لە کێوە هاتووی بۆ ئێرە چەند دەبێت وڵات تقریبا 2 ساعتێکە بێتم بۆێرە خەڵکی کوێی من خۆم بە ئەسل کەرک و چوویمە ئەی بۆ لێرە ینی بە میوانی هاتووی ناوەڵە لە ساڵی 92 لێرەمە من باشە ئەو برادێکە لە تەنشتۆیەکەیە ئەوە ناوی وەستا عیمادە ئەوە لەگەرم ئیشەکە لە دوکان ئەویش خەڵکی کەرکووکان نا ئەوە خەڵکی فەلوجەیە ئاوارەیە عرە بەیانی باشە دیمەنەکانی ئێرەتان پێت چۆنە وەڵڵاهی دیمەنێکی جوان و خۆش و ئارامە و زۆر خۆشە خۆشیەکانی چین ینی بۆ نمونە ئەگەر تۆسفێکی ئێرە بکەی دیمەنە جوانەکان چی وەڵڵاهی دیمەنەکانی یعنی زۆر جوانن و یعنجەیەکی هادیئە یعنجەیەکی زۆر خۆشە ینی لێرە مرتاحن زۆر مرتاحین ئارێ وەڵا ئەرەوە زۆر مرتاحین کە دیە دەرەوە یان تو جەوێکە گۆڕی وانە چاتان خواردەوە ئارێ وڵە چاو دانش نەگەرمانی ئەوش چای بخۆنەوە زۆر سپاس هیواداری کە کەشێکی خۆشتانە بێت زۆر سپاس کاکەجان حەزمانی لەگەڵ یەکی ئێوەش قسە بکەین خەڵکی کوێی خەڵکی هەریرم لە هەریرەوە هاتوو بە میوانی هاتووی بە میوانی هاتوون بەرێ ئێرت بەلاوە چۆنە بۆ تێرە هەڵبژار لێرە دابنیش وڵی کەشوایش خۆشیە پێن خۆش و چایەک بخۆینەوە لە دوونان خوانێجەوەکەی خۆش بوو لەگەڵ جەماعەتی هاتین چایەک بخۆینەوە تەنها بۆ پیاسە هاتوون تەنها بۆ پیاسە هاتوین بەرێ هیوادارین کە گەشتێکی خۆشتانە بێ سەلامەت بن زۆر سپاستانەکەین بەڵێ ئێرە دیمەنەکانی هێندە جوان و سەرنجڕاکێشن کە کڕیارەکان ئەوانەی کە لێرەن زیاتر قسە لەسەر دیمەنەکان دەکەن یاخود با بڵێن دیمەنەکان هۆکار بوونە بۆی بێنە ئێرە لێرە پشوێک بدەن و لێرە لەلای ئەو ئارەبانە لا و گەنجە چایەک یاخود خواردنەوەیەکی گەرم بخۆن بۆیە دیمەنەکان هێندە جوان و سەرنجڕاکێشن بەردەوام شەوانی ڕەمەزان ئێرە بەو قەرەباڵگە دەبیندرێ بەڵێ سپاس بۆ هاوکارمان تەیفور محەممەد لە سۆران لەگەڵمان بوو دکتۆرە ژین جارێکی تر دێمەوەلات بەڵام لەو پرسیارە و دەست پێکەم کە لە راپۆرتەکە بینیمان بەڵێ من راپۆرتەکەم بینی من سەرنجم هەبوو لەسەری بەڕاستی سەرنجەکانی تۆ چییە؟ باسی تەمان شەربەتی کرد شەربەت و مێژ و ئۆشتانی کرد گوتی شەربەت ینی بەڵێ خۆیمە بۆکو دیاردەی لێ هاتووە لە ڕەمەزان وەیلا بە شێوەیەکی زانستی شەربەت یاخود هەر شیری نەمەنیەک بی باش نییە چکۆمە ئەسڵان هەر خۆی بیرۆکەی بە ڕۆژوو بوون ئەوە نییە تۆ هەموو شتێک نەخۆی دوایە یەکسەر دەست پێ بکەی ئەوی هێبی خۆیت خواردن چەوری تیژی ترشی شەربەت هەمووشی بەسەریەکە ینی هەمووش لە سەریەکە بە حتا چۆنێتی ئامادەکردنی ئەو شەربەتانە بە شێوەیەکی ژانستی نییە ینی ئەو شەربەتەیە بەو نرخە و ینی بەڕاستی هەمووی پڕیتی لە مادەی ترشی کە لە مندوزی پێ دەڵێن و ڕنگ و کەمانم و کاریگەری هەیە لەسەر دەستەی مرۆڤ باشە ئەوەی بینیمان شەربەتیش دانرابوو چاش دانرابوو هەردووکی پێکەوە خوێ شەربەت ئەمە قەت نابێ شتێ هەنە بووە یانیێمە ناکرێت و مەسەن شتێکی سارد بخۆیت هەر لە دەم لە لێ و دەم و ددانە و هەتا دەگاتە بەشەکانی مەعیدی و خوارەوە تەسیری لێ دەکات تو یەکەم زار دەیسووتێنی دوای ساردی ئەەکەیتەوە دەیسووتێنی چکەوە ینی ئەوە زۆر هەستیارم شوێنە نابێەوە دەکرێ مەسەڵان شەربەتێک بخۆی ئێوارە دوای پاش ماوەیەکی تر سایەک بخۆی بەس بە سایەکە بە شێوەیەکی گەرم نەبی زۆر بیسووتێنی چکە بەڕاستی گەورەترین مشکلە ئێمە ئەوەیە ئەگەر هاتوو مەسەڵەن هاتوو ئەو شەربەتیان ئەو چایەکە زیاتر بوو لە پلەی گەرمی لەش و زۆر زیاتر بوو لەوانەیە بیسووتێنیان تەسیری لێ بکات باشە کاتی دیاری کراو هەیە بۆ خواردنی بە خواردنەوەی چایان شەربەتیان خواردنەکان بەگشتی بێگومان ینی خۆی هەموو شتێک بە دەبی بە بەرنامە بی کە تۆ ڕۆژوو ئەشکێنی خاستنەوە ڕۆژۆنوانان کە ئەیشکێنن دەبی سەرتاکەی زۆر بە سەبری بە هێواشی ژەمەکە دەست پێ بکەن نابێت ئەوە لە 5 دقەیە ئەو خواردن تەمام و تەواو بێ و دوای ئەمە چابێ و پاشان چەرەز بێ و گوڵە بە ڕۆژە بێ و شەربەت بێ و دەی پاشەی سەوزە و میوە بێ ئەمە غەڵەتە خۆی لە خۆیدا هەمووی غەڵەتە ئەبێ بە شێوەیەکی نەرمونیان دەستی پێ بکەی خواردنەکە وا بکەی بە جوانی هەرز ببێت ژەمەکەی هەرسکەی ژەمێکی کەم بخۆی شوێنێک بەجێ بێغڵی لە مەعیدەکە بتوانانی پێی ئەم هەرسەر ڕوویانی ئەم ڕاستی خۆی گۆڕانکارێکی فەسلەجی ڕوودەدا لە شوێن خەون ینی بە ڕۆژوو بوون
ماناکەی ئەوەیە تۆ گۆڕانکارێکی فەسلەجی و کیمیایی لە لەشت ڕوودەدا زۆر مادە هەیە تۆ لە ڕۆژەکەدا لە بەرەوەی خواردن وەرناگری لە دەستی دەدەی وەکو مەسەن کاربۆهیدراتەکانە پرۆتینەکانە چاوریەکانە شەکرەکانە بە تایبەتی فتو کە دەی تەعویزی دەکەوێت دەبێت بە هەمان شێوە بە شێوازێکی زۆر لەدەست هەر خۆ تەعویزی کەوە و باشتری شە دوورکەوێەوە لە شتی زۆر زۆر شرین شتی زۆر زۆر تیش چی زۆر زۆر تۆن و باسی چارەزیشت کرد بەڵێ بێگومان چارەز یعنی تا ئەوش کاتی تایبەتی خۆی هەیە و دەگەڕێتەوە سەر جۆری چارەزەکە مەسەن بۆ نمونە ئەو گوڵە بە ڕۆژێک کە لە بازار هەیە بەڕاستی بە شێوەیەکی زانستینی هەمووی تۆز و خۆڵی پێوەیە یعنی هەر زۆر پیسیشە یعنی مەفروزە من لەگەڵەوەی بکە فستق یان گوێست یان باوی ئەوانە هەم سوودیان هەیە بۆ لەش هەم ینی وەکو بڵێن مەزدەڕێکی تاقەش ینی مرۆڤ دەتوانانی گوڵە بە ڕۆژە باش نییە گوڵە بە ڕۆژە باشە بەس بەم شێوەی ناوی کە لە بازار هەیە و لەسەر عارەبانەکان دەیفرۆشن و ینی خۆ ئەگەر مەسەلەن دەدنگچێک و خۆی ئەم دەستت ڕەژە باشە کەسێک گەر هەستیاری قورگی هەبیان گرفتی قورگی هەبێت بیخوات ئاساییە نابلعکس ئەوانی کە هەستیارن زۆر باشتر هەر دوورکەونە ئەمە خۆمان وەکو ڕێنمایی پێیان دەڵێن تکایە لە هەندێک شتەیە دوورکەونەوە وەکو چی ئەگەر کەسێک هەستیاری قورگی هەبێت دەبێت چی نەخوا ئەمە پێیان دەڵێن لە شتی زۆر تیش دوورکەنەوە مانێوانی تیش خراپە بۆ لەش بەس پێیان دەڵێن دوورکەونە چۆ تۆ هەستیارە ناوکو ئەوت چارەزەکان شتی زۆر سارد شتی زۆر زۆر گەرم ینی خواردنی زۆر گەرم ئەوانە هەمووی درەنگ نان خواردن بە شەو باشە کەسێک قورگی ئازاری هەبێ ئەڵێ خواردن گەرم خۆ یان چایەکی گەرم نا چایشتی و ئەو ئەمەشتا پێ دەڵێن ینی وەکو شتێکی ناوە خۆ ینی هین کوردەواری یان خۆت بڵێن ینی وەکو شتێکە باوە بە شێوەی نازانستیانەوەی لە شتیوانە تۆ مەسەلەن ئەگەر هەوکردنەکە ڤایرۆسی بیان بڵێن بە زۆری بەکتریابی پێم ناڵێت چای گەرم چی لەو شتەیە دەکات چ لە مەسەلەکە دەگۆڕێ ڕاستە لەوانەیە تۆزێک نەرم بکاتەوە بەس شتکە هەیە دەتوانین بکارین بەس نەک بۆ دەرەز حالەتی چایەکی گەرم کە پلەکەی سەتە و بیخۆیتەوە تەسەوڕ بکەیت کە ئەو لەوزەتێنیان ئەو ئەلوەچا دەبێتەوە باشە باسی ئەو ڕێنمایانەی بەگشتی کە درێت بە کەسێک بۆ نمونە گرفتی لە بەتایبەت قورگ و لوت و گوێی هەیە بەگشتی ئەو ڕێنمایانەی پێ ئەدرێت لەم مانگە بۆ ئەوەی کە پارێزراو بێ یان تووشی نەخۆشی نەبێت یان بەدوور بێت لەو با بڵین حاڵەتانەی کە باسمان کرد تۆکو پزیشکێک چیان پێڵێ وەڵام پیان ئەگەر زیاتر باسی مانگەش بکەین تایبەتمەندی مەسەلەن بۆ ڕۆژوانان ئەوانی کە بە ڕۆژون باشترە لە پارشی و چکە زیاتر ئەوانی کە تووشی ئەو شکالاتانە دەبن یان خۆت خۆیان هەستیارن یان خۆیان پێشترێش هەر هەمان مشکلیان هەبووە باشترە دوورکەونەوە لەوان ئەو کارانی کە باسم کرد جا چ مەسەلەن خواردنی زۆر درەنگ کە دەست پێ دەکەم بە خواردنی قورس و چەور و زۆر بە گۆشت و زۆر هین بە شەو کۆ تەسیرێکی بە غێر مباشری هەیە لەسەر مەعیدە و قورگ و بەشەکانی سەرەوەی هەناسەدان و ئەوە یەک دووش مەسەلەن ئەو شەربەت و شەربەتمەنیان مەسەلەن ئەوانەی کە بڵێن ئایسکرێمە شتەشتی ساردە و زۆر گەرمە زۆر ئەوانش بەڕاستی دوورکەونەوە باشترە لی چکەم ئەوانە شتی علمیش دین بڵێن وڵات و استیفادەی لێ دەکەی زیاتر بستنە لای سەوزەوات ئەوانەی کە ڕێشاڵی زۆرە تۆ تەنیا ئەتەوە باسی بابەتە زانستیەکان بکەین ئەو پرسیارش بکەم من جار کە کەسێک قورگێشێ لە ئایسکرێم خۆ زۆر باشە ئەوە کەی هەزانی ئەمە بە خۆمە ڕاست دەکەی قسەی تۆ زۆرتەوە من کەم مەسەلەن یەکێک نەشتەرگەری لەوزەتێنی بۆ دەکەین یەکسەر داوە لە خێزانەکەی دەکەین بڕۆ ئێستا ئایسکرێمی بۆ بین ئەوە بەستێکمان لەو چێلەوەی خۆی عادەتەن ئەمە کە دەستکاری دەکەین ڕەنگە توێکاریەکەی تێک دەدەین لە ژێرە و خوێن بەر خوێنێنەی تێدا مە بەستمان لە پێدانی ئایسکرێم و یان هەر شتێکی کە سارد بێ ئەوەیە کە خوێنمەین ڕوودا و نەهێڵێن زیاتر ئازاریش شێبیت لەگەڵی دەنا لۆ هەوکردنێکی تایبەت یان لەوزەتێنی هەوکردنێکی قورگ و بەشوولەوەی لوت ئەما هیچ پەیوەندی پێوە نیە ئەسڵ باش دەگەڕێمە وڵات دکتۆر حەسەن کۆسەم پەیامێرمان لە دیاربەکر لەگەڵمانە بازاڕی نانەواخانەکان لە شەوانی مانگی ڕەمەزان بزانین چۆنەوە ئەو جۆرە نانە تایبەتانەی کە دروستی یەکەن و تایبەتە بەو ناوچەیە کامانان حەسەن ئەم کاتت باش پێمان بڵێ جۆری ئەو نانەی دروست دەکرێت لەوێ چەند دروستە چ جۆرێک دروست دەکرێت و خواستی خەڵکی چەند لەسرە
سارا دموا باش براستی دکتر لستودیا لوی داره آماده بحث تندرستی و صحت وی دکه لیبل اما هندک بحث خاردنه بکن بحث نام بکن جبر کو نان لسر صفر یعنی خملا صفراج یک جی نانه گلک بچیش گلک دکتر ده بجن جنانی دور کردن جه ویرو آرو تشته وسا یسپیتای دور کردن لیبل بین آنجی نابه هند زنن نان نل سر صفرا کرده به نابه امش نه الفرنه کنه از او هفکاری خود جمعه او دیل پیشا دزگه وره اجی ده هرم پیش تا دزگه اما هندکی لگل هستایان اما خبر ده حتی و ساعتی جی هر وها او لدر و نه لسر پیانه خبات خود وسا دمشینن چندین جورین نان هنل بدرتین چکرن هند زنان یکو یعنی جرات بجن نان دیت آنجی نان بگنم و چندین جوره نان لبدرتین چکرن پستال گل من از هندک گل واجی از هر وها خبر بدم و که ما گفته حتی به ساعت جهل در از بجن فکر نشخ ساعت 3:09 چه ده به ساعت 3:09 بانک تی خواندن حتی به ساعت جه خلق جدار و تن بدره نان خوال بدره دکرن و دچن صفرین خواد خملینن مرحبا اشتره تو باشی برام باش شوی باش سر من کیفیت چه انا روزی چه در واسه باش در واسه ولی اره زولانش نبودم خوش یعنی هوا نرمه هوا هیچ گرم هوا لبن واندرا هین نگرم یعنی نگرم نبی هین ساره یعنی هینک باشه گرک باشه نه اون چندین جورین نان هون درد خینن خلق زیادتر نان گلم دکره نان از بجم یه آرسپی خلق کیجان نان جوری دکره ولی براسی بدم انسانی ما خلقی ما ایور وطنداشی ما گش نانه گنم daha هست کن نانه ما آچق ekmek وکی تاندره odun fırını daha rahat kın hasavanları wana daha fırna ya dara ya fırna dara ya dara dışavut ere براستی dara dışavut nane wan daha hast kın خازی گاوه که هر دوره بلا جمعه هنده که وان نانا نشامه بکه نانه دیت هی نه اره نانه دیت هی مثال نانه بغدای نانه بکپک چه ده به هی حش حشه ما هین تحلیل ما هین جبو سالخلی ekmeğe بدنامه جبو باشتی نوسا وكذا هون از بيجم تستنجي هون دفروشن بورك وچورك بورك چورك اري راست بورك مي چورك سيميت نانه ياغليام دردخن güney doğu yağlısı vanaji هي تشتي خشتر دخن بله گرک باشه برادر کدن از سلواکی بدم وجه مرحبا اشتراجی مرحبا اشتراجی خازی گاوه که توجد خازی هر دواره ام جمعات پشتا تزگاهیه چقدر بود رمضان ها چقدر باشه رمضان چای باشه çok şükür 11 ما vermeye daha baş. Sabahın vekrine 24 saat veteriner kafile. Yani 24 saat hizmet edildi milletime. Evderce ki ne hakcı gerekten müşteri. Valla 2 saat 3 saat evet memnun da çe. Nane mejerzane sağlam tişki kaliteli hem çedik. Hem de tişki biraz temiz be. Biraz milletime tişki temiz bu. Sağ derdim meyve. Bel. Eyvallah. Sağ ol. Gerek başa malata. Malata cevabı sağ ol. Bel sağ ol. بله وسایه جرا کردن دخوازم هفکار من جمعه هنده که وی نانی نشابه بکه چندین جوره نان لوان فرناته ده چه کرن و هر وها خلق جبو ساخوره خوا جبو پاشتی و خوا بطایبتی یعنی حیات درنگ ساعتین شویجی تین وان جهان وان خارنگهان و هر وها چه دکن نانی خوا دستینن بله روش وسایه لفداره گلک هر وها جه مکان کوسا حیا پاشتی و فکرنه هنر لدیار بکره هم مطعم هم جی فرن لفداره از بجم نوا سوق نوا بازاره هر فکرینه بله سارا دیسان فکرن استودیوی حسن کوسن لا دیار بکر لگل مابوی سپاس دکتر لیو بمونان هیچ کاریگری کی لسر تندرستی قرکه ام پیوندی اگر به هر جورێک دروست باش جورێک دروست کرێت چکە نان شتێکە ینی زۆر مادەی وای تێدانە کە مەسەڵەن ئەو شتانی کلیتیا بەکاردێ بریتە لە هەویر ئارت تۆزێک ڕۆن جاری وا هەیە زۆر ئەخرا ئەو کەمیەکەتیدا زۆر کەمە بۆیە نان زۆر ئەوەندا باشتر هیچ زۆر بێتەما لە نانی گەنم باش بە کورتی وەڵامیان پرسیارم بیتەوە بەکارهێنانی قەترا سپرا ئەمانە چەند دروستە و چەند گونجاوە بۆ کەسانی کە یانەوێت چارەسەر بە دەرمان وەرمەگە
خۆی بەڕاستی ئەو نەخۆشانی کە فعلن پێویستیان بۆیە کە چارەسەر وەرگن کە لە ڕێگای دەرمانە وەکو مەتەلەن کە باس کرد دڵۆپ ینی قەترا لە ڕێگای گوێبی یان لوتەوە بیان خۆ سپرای لوت ئەمانە لە لاحی فقیهەکەیەوە من ناتوانم تەدەخوڵی ئەم شتەیە بکەم بەس ئەگەر مەبەستەکەی تێدا خواردن و خواردنەوە بەهێزکردنی لەژەوی با ڕئی شخصی خۆم ڕۆژوو ناشکێنێ چۆ مەبەستەکەی ئەوێت تۆ لە گوێت دەکەیت بە مەوزەی ئیش دەکە واتە شوێنەکە لەم شوێنەی ئیش دەکە ئەگەر هاتوو مەسەلەن پەردەی گوێی کوم بوو قەترەکە هاتە ناو دەمیشی ئەو کە دەتوانێت مەسەلەن قوتی نەدا و دەرمانەیە فڕی بە خۆ هەر نەبی ئەو شوێنی چارەسەر ئاماشت بۆ لوت بەس بە شێوەیەکی گشتی قەترە یاخود سپرای ینی ئەوەکەی دیارە مەبەستەکەی دیارە مەبەستەکەی لێ ئەوەی نییە کە وەکو خواردن و خواردنەوە یاخود وەکو بەهێزکردن تەقوێ بەکاربێنی بۆیە زۆر ئاساییە بەکاریبێنی تامیشی خۆش نییە تا بڵێەوە باشە دوڕنمایی تۆ بۆ پاراستنی قورگ و لوت و گوێ بەگشتی و مانگی ڕەمەزان چی هیوادارم مانگێکی پر تەندروست بێتەوە ئەوەش دەگەڕێتەوە سەرکە ینی ئەوانێ ڕۆژوانان دەبی بە شێوێکی زۆر پۆخت ئاگیان لە جستەی خۆیان بێ ئاگیان لە شوێنە ناسکانەی بە تایبەتی قورگ و گوێلووت زیاتر ئیحتیمام بەو خۆراکانە بدەن کە ڕیشاڵی و سەوزەن ئەم خواردانی کە چەوری و شەکری و ساردەمەنیە زیاتر لێ دوور بکەونەوە بی تەندروست و لەش ساغ بن دکتۆری ژین ئیسماعیل پسپۆڕی قورگ و لوت و گوێ و نەشتەرگەری سەر و من سپاس بۆ زۆر سپاس بۆ کار سپاس مزگەوتی خانەقا مەولانای خالدی نەقشبەندی لە سلێمانی یەکێکە لە مزگەوتە بەناوبانگەکانی شارەکە لە مانگی ڕەمەزاندا ئەم مزگەوتە جیاواز لە مانگەکانی دیکە و جیاواز لە کاتەکانی دیکە هاوڵاتیەکی زۆر بە درێژایی مانگەکە ڕووی تێدەکەن و کاتەکانیان لەوێ با خوداپەرستی بەڕێ دەکەن خانەقا ئەو وشەی لە خانەی بەقاوە هاتووە بەواتای شوێنی زکر و تەهلیلەکردنی سۆفیان لە کۆندا مزگەوت و خانەقا و حوجرەکان ماڵبەندی خوێندن و فێربوون بوون زیاتر لە 2 سەدەیە مزگەوتی خانەقای مەولانە خالید بۆتە جێی خواپەرستی و پەیڕەوانی تەریقەتەکانی نەقشبەندی و قادری یەکێکە لە مزگەوتە زۆر دێرینەکانی شاری سلێمانی کەجگە لە حرەمی مزگەوتەکە کتێبخانە و ژووری مەولانە و فەقێیان و ختمەی تێدا بووە. مەولانە خالید لە ساڵی 1815 لە هندستان گەڕاوەتەوە طریقەتی نەقشبەندی هێناوە بۆ سلێمانی. محمود پاشا لە ساڵی 1816 دەستی کردو بە دروستکردنی مزگەوتەکە لە 1817 مزگەوتەکە تەواو بووە. خانەقا و مزگەوت بووە. ئەو کاتە ئەم مزگەوتی خانەقایە ڕۆڵی بینیوە ینی زۆر بە ڕۆڵێکی بەرفراوان. ئەتوانین بڵێن وەکو شوێنی حەوانەوەی بێنەوایان بێژگەل لە نوێژ و جەماعەت و زیکر و ختمەی نەقشبەندی چارەسەری کێشەکان لە مەجلیسی سوڵح و ئەم شتانە هەمووی هاتوۆتە ئەم مزگەوتە سنتەرێکی وا بووە. ئەم مزگەوتە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە پەیوەندی ئاینی و کۆمەڵایەتیەکاندا و پێگەیاندنی بەشێک لە کەسایەتیە ناودارەکان و مامۆستا و زانایانی ئاینی. مزگەوتەکە چەند جارێک نۆژەن کراوەتەوە و بە شێوازی سەردەمیانە نوێگەری تێدا کراوە. مامۆستا مەلا عەبدولکەریمی مدەڕیس ئەیگێڕێتەوە کە ئەو خۆی یەکێک بووە لەوانەی کە هاتووە لە مزگەوتی خانەقا ئیجازەی لێرە وەرگرتووە ئیجازەی مەلایەتی. ڕیوایەتێک هەیە کە نالی شاعریش شاعری ناوداری کورد ئەوش ئیجازەی مەلایەتی لە مزگەوتی خانەقا وەرگرت بێ و ئیجازەکەی لێرە پێدراوە. مامۆستا مەلا عەبدوڵڵای چڕوستانی لە سەردەمێکە مامۆستا مەلا ئەحمەدی خانەقا لێرە وتار خوێن بوو کە ئەو کاتە لە دژی ڕژێمی بەعەس زۆر لە وتارەکانە خەڵکەکەی بەڕاستی هان ئەدا و خەڵکەکەی ئەهروژان تەسیرێکی زۆری هەبوو لەسەر گەنج. مامۆستا عومەر تەمەن بۆ لای مامۆستا عومەری خەڵێتەوە چی ئەو لەکوێ ئەو لەکوێ و ئەم هاتووە هەر لە یازانوە لەبەرێکە ئەم مزگەوتم تێکی مبارەکە و مەلا خالیدێ بوو ئیتر ئەو هاتوو چێ و کەسایەتی و هاوڵپرسین و ئەوسانە هەرماوە و هەر هەدریشاڵە. ڕۆڵ و کاریگەری ئەم مزگەوتە لە مێژە تا ئێستا لەسەر دانیشتوانی سلێمانی و ڕێبوارانیش هەیە لە ڕووی خوداپەرستی و پەیڕەوانی تەریقەتە جیاوازەکان.
بەتایبەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە چین و توێژەکانی کۆمەڵگا ڕووی تێدەکەن و بە درێژایی ئەم مانگە عیبادەتی تیادا دەکەن. هاژە غەفور، کوردستان 24 سلێمانی. پاشیومان پێشکەشکردن بۆ هیوایی کە بابەتەکانی ئەم شەویشمان جێگای سوودی هەموو لایەک بێت. تا سبەینە و لا پرۆگرامێکی نوێ دێنەوەلاتان هەر شاد.